با تەوەری استراتژیدا بخەین بە یەک پرسیار کە مهمە، ئەویش دیارە پژاک یان پەکەکە باسی یەکەم جارە باسی ئۆکۆلۆژی دێتە ناو ئەدەبیاتی سیاسی لە هەر چوار پارچەی کوردستان ئەوان ئەیکەن. ئەمە واقعیەتێکەوە شتێکی نوێ، شتێکی یونیڤەرساڵ و جەهانیەوە لای هەموو کەسێک مەقبول بووەوە. بەڵام یەک بابەتی تر کە حاجی قسەی لەسەر کرد پێم خۆش بووەوەش هەردووکتان ئەگەر بکرێت بە کورتی بیکەینەوە ئەو باسەیش بەحسی کۆنفدرالیزمی دموکراتیکە. ئەزانین ئەمە دیارە فەلسفەیەکی لە پشتە و شتێکی سادە و شتێکی ئاسان نییە تۆ یەکشەوە یا یەک ڕۆژە بێ شتێکی وان مەترە بێنیتە ئاراوە لە ساحەی سیاسیە بتەوێ ئەمە پراکتیزە بکەیتەوە. من حەزەکەم ینی نظری ئێوەیش بزانین لەسەر ئەوە، چون قسەیەکی زۆر هەیە کە کۆنفدرالیزمی دموکراتیک ئیدەیەکی زۆر ئیدئالیستی و جوانە، بەڵام بەکردەوە دەرهێنانی شتێکی عملی نییە. ئەویش لەکوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ کە لە زۆرتر لە هەموو شوێنەکانی دنیا هێشتا نیشن ستەیت و دەوڵەت معنای هەیە، بەڵام ئەو لایەنەکە هەڵگری ئەم گوتارەیە ینی زیاتر لەوە کە نیشن ستەیت یا ئەو نیشن ستەیتە کە داگیرکەری کوردستانە سەرکۆنەی بکات، ئەو لایەنانە سەرکۆنە ئەکات و یان خاتە ژێر ڕەخنە کە باس لە مەسەلەن بە دەوڵەتبوونی کورد دەکەن و جۆرێک بە شێوەی ئەدەبیاتێکی لەوانەیە بڵێم ناخۆش تەقبیحی دەوڵەتی کوردی ئەکرێت. بەڵام ینی ئەمە چەندێک واقعیە، چەندێک لە ئەکرێت لە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە بینین کە ئەو گرا سیاسیانە کە ئیسایان بینین چەندێک ئەتوانێت واقعی بێت. کاک شەماڵ یا کاک عەبدوڵڵا ئەگەر بکرێت. کاک شەماڵ فەرموو من دواتر دێ. سپاس کاک عەبدوڵڵا. ئەمن سەرەتای قسەکانم باسی ئەوم کرد کە پەژاک تەنها نهات خەلەیەکی ئۆرگانیک پڕکاتەوە، بەڵکو قسەی سەرەتای من ئەوە بوو کە لێگەڕینێکی فکری لە ناو نوخبە خوێندکار و بەشێکی زۆر لە کۆمەڵگای کوردستانی ئێران لە ساڵانی 90ەکاندا هەبوو و ئەو لێگەڕینە فکریە بوو کە وای کرد کە ئەو کەسانی کەم لێگەڕینە فکرێدا بن کاناڵیزەی ئەو ئەفکار خەبات ئەو تێکۆشانە بن کە لەو مەقتەعەدا لەلایەن پارتی کرێکارانی کوردستان لە تورکیە بەڕێوە دەچوو. ئەمە گرینگە و کاتێک ئێمە باز لە چەمکەکان دەکەین پێ بێ ئەم چەمکانە حساسیەتی خۆیان هەیە و دەبێت بە حساسیەتی شەوە باسییان بکەین، چونکە ئێمە کاتێک ئەم ئێستاکەم بزوتنەوە سیاسەکان هەڵدەسەنگێنین دەبێت وەکو مێتۆدۆلۆژیک باز لەمە دەکەم، دەبێت لە چوارچێوەی پیر و پرۆگرام ئەهدافی ئەم حیزبانە دابێت. بۆ نمونە حیزبێک کە باوەڕی بە شۆڕشی پرۆلێتاریا هەیە و باوەڕی بە یا کۆمەلگا لە چوارچێوەی تێڕوانینێکی چینایەتیدا تەماشا دەکەی، ئێمە ناتوانین بڵین بۆ ڕوانگەیەکی مارکسیستی تێ و بۆ لە ڕوانگەیەکی چینایەتی و تەماشای کۆمەلگا دەکەین، چونکە ئەمە ماهیەتی ئەم حیزبەیە. ماهیەتی پەژاکیش ئەمەیە لە نێوان تێڕوانین، لە نێوان تێگەیشتن نزیکبوونەوەی ڕووخان و لە نێوان نزیکبوونەوە و تێگەیشتنی ئیسلاحاتدا پەژاک خەتێکی سێ هەم هەڵدەبژێرە، باز لە گوزار دەکات. ناهێوێت نە بەشێک بێت لە ئەم ڕەوتە فکریەی کە باز لە ڕووخان دەکات، چونکە پێی وایە ڕووخان لە مێژووی مۆدێرنی ئێراندا قەت نەیتوانیوە چارەسەری کێشەکان بکە. چەمکی شۆڕژ لەو معنە مارکسیستەکەیدا نەکە لە ناو ئێران و لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا، بەڵکو بەگشتی لە دنیادا لە قۆناغێکی قەیراناویدایە لە ڕووی تێوریکەوە و چەمکی ڕووخانیش وەکوکتم پەژاک لەو پێشەکەی تاریخیدا کە باسی دەکات بازنەوە دەکات کە قەد ڕووخان نەبووتە هۆکاری خلاصبوونی دیکتاتۆری لە ناو تاریخی ئێراندا، بەڵکو بەردەوام لە دوای هەموو شۆڕشێک بازنەیەک ساز بۆ بەنایی بازنەی شۆڕش و دیکتاتۆری و خۆدووبارەکردنەوە. هەر بۆیە باز لە تێپەڕاندن دەکەواتە تێپەڕاندنی زیهنێتێک کە بەردەوام جۆرێک لە دیکتاتۆری لە دوای هەموو گۆڕانکاریێکدا بەسەر کۆمەڵگادا دادەسەپێنێتەوە، دەبێتە بەشێک لە کولتوری سیاسی، دەبێتە بەشێک لە ساختاری سیاسی و ئەمە وەکو
چارەسەری دەبینێواتە تێکشکاندن تێپەڕاندنی ئەم عەقڵیەتە فکریە سیاسی کە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەهادی نەبووە هەم لە ڕووی ڕۆشنبیریەوە نەهادی نەبوو هەم بۆتە بەشێک لە سنەتی سیاسی لەم وڵاتەدا لەو تێڕوانینەدایە پەژاک باز لە چەمچی گوزار دەکا و یەک شتی دیکە کە دەبێ باسی بکەمەوەیە کە ئێمە کوتمان ناتوانین باز لە پەژا بکەین باز لە پەکەکە دەکەین ئەم گوتارەش کەنجی لەدایک دەبێت لەو قۆناغدا لەدایک دەبێت کە پەکەکەش بەگشتی خەریکی ماڵاواییە دەگەڵ ئەم گوتاری مارکسیستی کلاسیکی و دێنێ باز لە هەوڵدەدا بە گوتارێکی جیاوازترەوە کە تەرکیزەکەی خەباتی مەدەنیە تەرکیزەکەی بەڕێخستنکردنی کۆمەلگا و سازکردنی دام و دەستگاکانی کۆمەڵایەتی بۆ گوتارەوە دەهێوی بێتەوە ناو ساحەی سیاسیەوە و تێگەیشتن و تێڕوانینی کۆنفێدرالیزمی دموکراتیک لەو سۆنگەیەوەیە کە لەدایک دەبێت و دەگوازرێتەوە بۆ ئەو خەباتەی کە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان شکل دەگرێت و بەڕێوە دەچێت. من لە لای بڵێن لە نێوان هێزە سیاسەکاندا هەمیشە لە لایەنی هەوبەش دەگەڕێم و لەو خاڵانە دەگەڕێم کە بە شێوەیەک هەوشێوەن لەگەڵ یەکتر. مەسەلەی کۆنفێدرالیزمی دموکراتیک لە لای پەکیکە لە لای پەژار وەک دوورە دیمەنە ویژنە و جاری یەکەمیش نییە کە بزوتنەوەی کوردستان ویژنێکی دەبێت. لە بیرمانە دیومانە شاهد بووین بە خوێندوشمانەتەوە کە ئەو وەختەی کە حەزبی دموکراتی کوردستان حەزبی دموکراتی کوردستانی ئێران چالاک بوو بە دکتۆر قاسم و یادی بەخێر باسی ئەوەی دەکرد کە دەیگوت ئامانجی دیوارۆژی حەزبی دموکرات دامەزراندنی کۆمەڵگەیەکی سۆسیالیستیە. دواتر وردە کە پرسی کورتە باسەوانە هاتە گۆڕێ درشمەکەی گۆڕی و لە حەزبی دموکراتدا دەیانگوت کە ئامانجی دیوارۆژی حەزبی دموکرات دامەزراندنی کۆمەڵگەیەکی دموکراتیکی سۆسیالیستیە. ئەو ویژنە زۆرجە بەحث لەسەرەوە دەکرا. من ئەوەی نمونە دێنمەوە بۆ ئەوەی کردمە سەر جوابی پرسیاری ئێوە کە باسی ئەوە دەکرا ئامانجی دیوارۆژی هەمیشە باسی ئەوە دەکرا دکتۆر قاسم بۆ خۆی کە شی دەکردەوە و مۆزای شی دەکردەوە مەبەستی ئەوە بوو کە ئێستا تۆ قۆناغ بۆ قۆناغ بۆ بەدیهاتنی ئاماژە سیاسیەکانت کار دەکەیت. ئێستا ئەتۆ ناتوانی باسی دامەزراندنی کۆمەڵگەی ئیدئال بکەیت. کۆمەڵگەی ئیدئال شتێکێک کە ئەتۆ هەمیشە بۆ بەدەستهێنانی بۆ جێبەجێکردنی خەبات دەکەی بەڵام تاکتیکی خەبات یا قۆناغەکانی خەبات دەتوانێت جیاواز بێت دەتوانێت ئەو داوای شتێک بکەیت کە نەکتەنە جیاواز لە پێناوی ئەو ئامانجە گشتیەدا بێ ئامانجی دیوارۆژدا بێ ئەو ویژنەدا بێ ئەو دوورە دیمەنەدا بێ بەڵام ئێستا ئەو نەبێ و ڕەنگە هیچ کاتیش بۆ خۆی جاری وای دەکوت ڕەنگە و ئامانجە هیچ کاتیش بەدی نەیە ڕەنگە سبەینە گۆڕانیشی بەسەردا بێ. من پرسی بڵێن کۆنفێدرالیزمی دموکراتیک زیاتر وەک ویژنێک دەبینم کە زۆر مەشروع حەزبێکی سیاسی ویژنی هەبێ و لەو بڵێن چارچێوەی ئەو دوورە دیمەنەدا خەباتی بۆ بکە و بڵێن فکری خۆی ئیدەی خۆی تێڕوانینی سیاسی خۆی لەو چارچێوەدا بڵاو بکەتەوە. کۆمەلگای ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێستا نە بۆ فەدرالیزم ئامادەیە نە بۆ کۆنفێدرالیزم ئامادەیە بە نە بۆ گۆڕانی سیاسی کە ئێمە بڵێن پێمان خۆشە ئێستا ڕێگای پێدەدا. کۆمەلگا ڕەنگی ئامادەگی هەبێ بەڵام سیستم ڕێگای پێنادا. کەوا بوو مەسەلەی فەدرالیزم کۆنفێدرالیزم وەک ویژنێکی سیاسی شتێکی مەشروعە کە ئەو حەزبە بۆ خۆی باسی دەکات. ئەوەی کە من لێ تێگەیشتم هەم لە چارچێوەی بەحسەکانی پێشوودا و هەم لە چارچێوەی ئەوەی کە ئێستا لە دوورەوە تاقیبی دەکەم زیاتر مۆدێلێکی بەڕێوەبەری باسی مۆدێلێکی بەڕێوەبەری دەکەن کە لەوێدا هەر پێکاتەیەک بتوانێت خۆی تەمسیل بکە لەو مۆدێلەدا. ڕەنگە ئەو مۆدێلەش گۆڕانی بەسەر دەبێت چەند کۆمەڵگەیەک کە ئێستا بڵێن دەتوانێت ئیدئال بێ ڕەنگە 40 ساڵ لەوە پێش ئیدئالەکە ئەو نەبوو ڕەنگە 30 ساڵی داهاتوش ئیدئالەکەی شتێک تەوە جیاواز بێت. یعنی سیستەمێک کە لەوێدا هەر پێکاتەیەک ئەوی تر قبول بکە لەو شوێنەی کە پێکاتەکەی دەژی. ئەگەر بمەوێت زۆر سادە و بیکردێنم لەو شوێنەی کە کۆمەڵگا تێدا دەژی تاک تێدا دەژی کۆمەڵ گروپ تێدا دەژی لەو شوێنەی کە تێدا دەژی بە ناو و بە ناسنامە و بە ئیدئالەکانی خۆیەوە لەوێ بتوانێت خۆی ئیفادە بکە بەبێ ئەوەی کە هەوڵ بدات کە لایەنەکەی دیکە دەرکە لە بینی بەرێ یا نادیدەی بگرێت. من مۆدێلێکی ئەوە دەبین ئەوە مۆدێلێکی ئیدئالە
کە بەک مەدینەی فازلە دەچێت زۆر مۆدلێکی جوانە ڕەنگە قەت بەدینەی بەڵام ئاوا بە معنای ئەوە نییە کە ئەو مۆدلە یا لایەنگرانی ئەو فکرە لایەنگرانی ئەو مۆدلە بێن بە بڵێن دژایەتی یا بێحورمەتی بە پێڕوانینەکانی دیکە بگرن من پێم وایە ئەوەی کە دەکەوێتە چارچوەی بێحورمەتیکردن دژایەتی یا و شەڕە زیاتر ئەو شەڕی کە لە چارچوەی مەدیا کۆمەڵایەتەکاندا دەکرێت زیاتر لە ڕەتفعلەن بڵێن دشکردەوەیە لە بەرامبەر چ بڵێن هەڵوێستیا قسەیە کە هەڵ نەسەنجێنراوە سیاسەتی حەزبەکانیە بەڵام کە دێتەوە سەر مۆدلی گشتی هیچێک لەو مۆدلانەی کە لەلایەن هەریەک لەو حزبانەوە مەطرح دەکرێن ناو مۆدلەی کە لەلایەن پەکێکە و پەژاکەوە مەطرح دەکرێن ناو مۆدلەی کە لەلایەن هێزەکانی دیکە مەطرح دەکرێن هیچیان تا ئێستا لە ئەرزی واقعدا تەجربەیان بڵێن ئەزمموی خۆیان نەدەوە تا بزانین داخوا سەرکەوتوو دەبێ سەرکەوتوو نەبێ ئەو مۆدلەی کە ئێستا پەکێکە باسی دەکەوت لە ڕۆژاوای کوردستان خەریکە دایدەمەزرێنن بە شێوەیەک لەگەڵ وەزیەتی ئەوێ لەژێر گۆشاری دەوروبەردا خەریکە بە شێوەیەک خۆی دەگرێت بەڵام جارێ ئەنجامەکانمان زۆر بە ڕوونی نەدیوەت یعنی ئەنجامی گشتەکەمان بە ڕوونی نەدیوە کە چه مۆدلێک دەبێت فقط ئەوەی کە دەبینین ئەوەیە کە لەو مۆدلەدا پێکهاتەکان جێگایان هەیە پێکهاتەکان پێکەوە ڕقابەت ناکەن پێکەوە هاوکاری دەکەن ئەگەر لە چارچوەیەکی گشتیتردا تەماشا بکەین مۆدلی یەکەتی ئوروپا مۆدلێکی ئەوەیە ڕەنگە لە چارچوەیەکی دیکەدا بێ بەڵام بە شێوەیەکی ذهنی و خەیاڵی دەڵێن بە شێوەیەکی ذهنی و خەیاڵی ئەگەر لە چارچوەی دەوڵەت و دەسەڵاتی دەوڵەتیدا تەماشا بکەین مۆدلی یەکەتی ئوروپا مۆدلێکی ئەوەیە کە هەر وڵاتێک هویەتی خۆی هەبوونی خۆی نرخەکانی خۆی دەپارێزێ بەڵام لە چارچوەیەکی گشتیدا پێکەوە کار دەکەن بۆ ئاماجێکی هەو بەش ئەگەر بێ و ئێمە بتوانین لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ذهنیەتێکی ئەوە دروستکەین کە پێکهاتەکان ڕێکخراوەکان هێزەکان وڵاتەکان یەکتر قبولکەن کوردستان ببێتە پرلی پێکەوە گرێدانی ئەوەنە لە جیاتی ئەوەی کە هەموو لایەنەکان کورد بۆ خۆیان بەک مەترسی تەماشا بکەن کورد بە ئیمکانێک تەماشا بکەن کە دەتوانێت ئەوەنە پێکەوە گرێبدە کۆتایی بەو ناکۆکیە بێنە کۆتایی بەو کێشە و گرفتانەی کە بە ساڵان بووە لە مەدانی ئەمەلە بینیوانە کۆتایی بەوانە بێنە کورد دەرفەت ئیمکانات پێکدێنن نەک ئەوەی کە ببێتە مەترسی ئەوە کۆمەڵگای ئیدئال لە پێوایشتێکی درستیشە من پێم وانەیە کە هێزەکانی سیاسی تر لە دەرەوەی خەیاڵێکی جوانی ئەوەدا بیر بکەنەوە بەڵام ئەوەی کە بۆ چوونەکان جیاواز بن ئەوەی کە بە شێوەیەکی جیاواز مەطرح بکرێ مۆزوعێکی دیکە منیش پێم وایە کە ئێستا ڕەنگە لە وەزیەتی ئێستادا شێوەی چارەسەرکردنی کێشەی کورد هەر وڵاتێکدا بە شێوەیەک بێ لە هەر وڵاتێکدا بەڵێن بە مۆدێلێک بێ بەڵام هیچێک لەوانە نام لە باسی ئەوەی کە هێزێکی سیاسی تاکێک یا بڵێن ڕەوشەنبیرێک یا کۆمەڵگەیەک یا گروپێک بۆ خۆی ویژنێکی ئەوەی نەبێ بڕوای بە دوورە دیمەنێکی ئەوە نەبێ کە لەوێدا مەدینەی فازلە بە خۆی دروست بکەن تەنها دەبێت لێردا پەرانتێزێک بکەمەوە ئەویش ئەوەیە کە پرسیارەکەەوە بوو ئایا ئەم استراتێژی کۆنفێدرالیزمی دموکراتیک زۆر کەس دەڵێ خەیاڵەیە ئەم پرسیارەکەی من لێردا ئەوەیە کام استراتێژی هەیە کە خەیاڵی نەبێ ئەمە هیچ ڤیسیۆنێکی سیاسیمان هەیە هیچ استراتێژیەکمان هەیە هیچ هەدەفێکی سیاسیمان هەیە کە خەیاڵی نەبێ ئوتۆپیاوەیە یعنی ئەوەی کە هێستا وەدی نەهاتۆ و تۆ دەتەوێت لە داهاتوودا وەدی بێ و ئەمە هەر بزوتنەوەیش ئوتۆپیای خۆی هەیە ئەمن بۆ خۆم بیر دەکەمەوە چەندە کۆنفێدرالیزمی دموکراتیکم پێ سیستەمێکی خەیاڵیە ئوتۆپیکە دامەزراندنی دەوڵەتی کوردیشم بە هەمان ئەندازە پێ مەسەلەیەکی ئوتۆپیکە یعنی چەندە چارەسەری مەسەلەی کورد لە چوارچێوەی ئەو وڵاتانەدا لە چوارچێوەی بێکەوە ژیانی نەتەوەکاندا پرۆسەیەکی زەحمەت و پڕ لە ئەستەما دامەزراندنی دەوڵەتێکی نەتەوەیی کوردی کە سنووری چوار دەوڵەتان بگۆڕێت و بتوانێت لەو سیستەمە جیهانیەدا وەکو دەوڵەتێکی تازە بێتە ناو دنیاوە من ئەوەشم پێ لە هەمان ئازدا ئوتۆپیک و خەیاڵێ بۆ یە کێشە لێردا خەیاڵی بوونەکەنی پێش کێشە لێردا ئەوەیە کە ئێمە چ پارامتر گەلێکمان هەیە چ ڤیزیۆنێکمان هەیە ئەو ڤیزیۆنانە چۆن ڕنگدانەوەیان دەبێت لە پراکتیکی سیاسی ڕۆژانەی حیزبەکەماندا و چۆن هەوڵ دەدەین
کۆمەڵگایەکی سەردەمیانەتر کۆمەڵگایەکی پێشکەوتوتر بەرەو ئاراستەیەکی سەردەمیانەتر ببین و لێرەدا مەسەلەکانی ژینگە مەسەلەی ئازادی ژن مەسەلەی یەکسانیەوانە کۆمەڵێک مەسەلەن کە دەبنە بنەمای ئەم سیستەمە کۆنفێرالیزمە دموکراتیکەم پێم وایە دەوڵەمەندیەکی زیاتری بە فەزای سیاسی کوردستان بەخشیوە. زۆر سپاس. من ئەمێتەوەرێکی تر لەگەڵ کاک حاجی ئەحمەدی بکەمەوە. یەکێ لەو تایبەتمەندیانەی کە پژاک جا کردەوە و پژاک توانی سوودی گەورەی لێ بینێ دەستپێکردنی خەباتی چەکداری بوو لەو پێناوەدا دەیان گەنجی کورد ئەم گیانیان بەخکر و شەهید بوون و داستانی جۆراوجۆری قارەمانانەیان لە بەرامبەر ئێرانە تۆمار کرد. بەڵام دەبینین دوای ئەوەش کە چەندین کاتری باڵا و چەندین ڕێخستنی پژاک ئادام کران و ئەو شەڕە چەکداریە بەردەوام بوو. بەڵام دەبینین لە ڕێکەوتنی جاسوسان کە پەکەکە لەگەڵ ئێران ڕێکەوتنەکەی تر لەو کاتە خەباتی چەکداری پژاک ڕاگیرێ و لەو کاتەوە گەر شتێکیش هەبوو بێت تەنها شتێکی کاتی یا لە شوێنێکە ڕوبەڕووبوونەوەیەکی کاتی یا کەوتونە کەمینەوە تەق و تۆخێک ڕوویداوە. ئەم ڕێکەوتنە لە سەردەمێکا بوو کە کاک حاجی سەرۆکی پژاک بوو. ئەم ڕێکەوتنە بۆ وای کردوە بۆ پژاک خەباتی چەکداری ڕاگرت کە ئەمە دەویست حیزبەکانی تر پاسی بوون حیزبەکانی تر توانای خەباتی چەکداریان نییە و حیزبەکانی تر دیارە هۆکاری تر هەبوو کە نیانەتوانی خەباتی چەکداری بکەن. بەڵام لە کاتێکە کە پژاک قەندیلی بەدەستەوە بوو وە سیلسیلە گرد و شاخێکی تری بەدەستەوە بوو لە سنوورەکانی باشوور و ڕۆژهەڵات. بەڵام بە ڕێکەوتنێکی پەکەکە لەگەڵ ئێرانە لە جاسوسان پەکەکە پژاک خەباتی چەکداری ڕاگرێ. ئایا لە ڕاستیە خەباتی چەکداری یەکێ لە پلانە استراتیژیەکانی خاڵە استراتیژیەکانی پژاک بۆ یا شتێکی تاکتیکی بۆ ئەوەی بیانەوێ پێگەی خۆیان بەهێزکەن یا پەکەکە هەمیشە خەباتی چەکداری پژاکی وەکو کارتێک لە بەرامبەر داواکاریەکانی خۆی لە بەرامبەر ئێران بەکارێنەوە. من حەزەکەم کاک حاجی لەو بوارەوە تەوزیحی زیاتر بدە. زۆر موافقی شێوەی سوالەکەت نیم چونکی گەلی کورد لە کوردستان بەگشتی لە ساڵی 1986ەوە لە عەبدوڕەحمان پاشای بابانڕا دەستی بردو بۆ چەک بۆ ئەسلحە. بەڵام هەتا ئێستا نزیکەی 25-26 هەتا بڵێن 30 شۆڕش کراوە کە هیچیان شۆڕژ نەبوون هەموو سەر هەڵدان بوون قیام بوون هیچیان بۆیە نەبوونە بۆیان نەکردو کە حکوومەتی مەرکەزی بڕوخێنن بۆیان کردو کە دفاع لە خۆیان بکەن. چونە تۆ ئەگە ئەسلحەت پێ نەبێت چۆن دەتوانین مبارزەی سیاسی بکەیت؟ لە چەها پارچەی کوردستانی هەمچوو ئیمکانێک هەیە حتا لە باکووری کوردستان کە ڕۆ هەموو هەڵایە ساز بۆ عەزیز نەسیم کە گەورەترین نووسەری سەردەمی خۆی تورکیەی بوو لەسەر کەلیمەی کورد کە دە ڕۆمانێکی داهێنابووی 5-6 مانگیان زیندانی کرد. دەبەزێکی ئاوادا کە کورد داوای مافی خۆی دەکات چۆن دەتوانێت بە تیۆری و بە مذاکرە و بە گفتوگۆ باسی مەسەلەی خۆی بکات؟ مەجبوری ئەسلحە هەڵبگری ئەسلحەش بۆیە هەڵناگری کە شۆڕش بکەیت شەرت بکەیت بۆیە ئەسلحە هەڵدەگری کە دیفاع لە خۆت بکەی نەتکوژن. ئەمن پێم وایە لەو 25 یا 30 شۆڕشەی کە کراوە یەک دانیشان بۆیە نەبووە کە حکوومەتی مەرکەزی بڕوخێنن ئەسلحەکانیان بۆیە هەڵگرتووە کە دیفاع لەوەی بکەن کە نەکوژرێت. و ئەو جارەکانە مەسەلەی ئیپێکەکە و مەسەلەی ئێرانێ ئەوە بە شێوەی جددی دەڵم نەڕاستە نە حەقیقەتی هەیە نە بەو شێوەش بووە. مەسەلە ساڵی 2011 کە شەڕی پەژاکی لەگەڵ جەمهوری ئیسلامی دەستی پێکرد لەوێدا جەمهوری ئیسلامی شکستێکی خوارد کە بە تووری تاریخی خۆی نەیخوارد بوو. بۆ جاری ئەوەڵ حکوومەتی ئێرانێ داوای کرد کە شەڕ ڕاوەستێ و ئاتەش بەس بکرێت. ئەویش بە ڕێگای چێدا بە ڕێگای جلال تاڵبانیدا بە ڕێگای مەسعود بارزانیدا بە ڕێگای پێکاکایدا داوای کرد کە بابە وەرن شەڕ ڕاگرن. ئەوان کەوتە مابین و شەڕ ڕاگیرە. شەڕەکەش بۆیە ڕاگیرە کە چارەسەرێکی دموکراسی ببیندرێتەوە
بۆ مەسلەی کورد ئەوەش دیارە مەسەلەکە سەری نەگرت بەڵام پەژاک کەسدار و مەریج لەگەڵ ئەو مەسلەی بەرخوردی کردووە هەتا ئێستاش ئێمە زۆر جار وەبیر جەمهوری ئیسلامی دێنینەوە کە ئاتەشبەس هەیە بەڵام ئەوان ئاتەشبەس قبوڵ ناکەن حەملە دەکەن ئەندامانی پەژاکی دەکوژرێن پەژاکی جواب دەداتەوە پاسدار دەکوژێت دەسەڵەتێکیدا پەژاک بۆیە ئەسلحە هەڵ نەگرتووە کە جەمهوری ئیسلامی بڕوخێنێ پەژاک تەنها دوژمنی جەمهوری پەژاکیش جەمهوری ئیسلامی نییە هەر حکوومەتێکی پاش جەمهوری ئیسلامیش بێ ئەگەر مافی ڕەوای کورد بە حەق نەناسێ دەمقابلیدا ڕاست دەبێتەوە مبارزە دەکات یعنی ئەوەیە کە پێکاکە شەڕی لەگەڵ ئێران نەکردو پەژاکە شەڕی لەگەڵ ئێرانی کردو پەژاکە کە ئاتەشبەسی ڕاگەیاندووە و ئەو ئاتەشبەسە ئێمە هەوڵ دەدەن ئێستاش کە ئێستاە کەسدار و مەریز بەڕێگایەدا بڕەوە ئیمکانی ئەوە نەبێت کە شەڕی جەپە ساز بێت چون شەڕی جەپە بۆ کورد قازانجی نییە زەرەری هەیە ئەمە ناتوانین لە هەموو جەپەکانی کوردستانی چوارپارچەی کوردستان بین جەپەی شەر بکەینەوە کە چێ خەڵک شەپڵمان بۆ دەدا بڵێن وەڵا پەژاک شەر دەکات ئەمە بۆ مافین ڕەوای کورد هەوڵ دەدەین نا شەر دەکەین بەس کاک حاجی لە دوای ئەو ڕێکەوتنە بەشێکی زۆری هێزەکانی پژاگە چنە ڕۆژئاوا و دوای بەشێکی زۆری هێزەکانی پژاک دشنە لە 2015 لە شەڕی خەندەقا لە باکوور مەشغوڵی شەڕوە خەباتی چەکداریە بن مەبەستمەوەیە کە ئاگربەستێک کە ئێران پابند نابێ پێوە حملا کاتە سەر پژاگیەوە بۆ پابندن پێوە پژاکیش جواب دەداتەوە بەڵام دەبێت لێرە ئەوەش بزانین کە جەمهوری ئیسلامی جواب دەداتەوە ئێمەش جواب دەدەینەوە ئێمەش بێدەنگ نەبووین ئێمەش شەرمان کردووە دە شەرانەدا زیاتر زۆر زیاتر پاسدار کوژراوە هەتا گریلا بەڵام ئێمە دەڵێن ئەوە چارەسەر نییە ئێمە دەبێت هەوڵ بدەین مەسەلەی کورد بە ڕێگای ئاشتیدا چارەسەر بکرێت نەکەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستانیش و ئەوجار کە دەڵێ پێشمەرگەی گریلای پەژاکی چۆ بۆ ڕۆژاوایە و چۆ بۆ شۆ ئەوە ڕاستە حەقیقەتێکە چون پەژاک پارتی ژیانی ئازادی کوردستانە نەک پارتی ژیانی ئازادی کوردستانی ئێران ئێمە و بەمافی خۆمان دەزانین لە هەر پارچەیەکی کوردستانی زۆرم لە کورد بکرێ دەخالەتێ بکەین پشتی ملەتەکەمان بگرین ئێمە حیزبێکی کوردستانین پێکاکە پارتی کرێکارانی کوردستانە پارتی کرێکارانی کوردستانی تورکیە نییە ئەوە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە کە دەڵە من سەر بە ئێرانم و حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە ئەو دەمێ ئەو مافەی نییە کە بچێت ڕۆژاوای کوردستانی بە نێوی حیزبی خۆی مبارزێ بکە ئەتۆ حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی لە تورکیە چ دەکەی لە ڕۆژاوای کوردستان چ دەکەی لە باشووری کوردستان چ دەکەی مەسەلەکە ئەوەیە کە نمونەیەک هەر لەو پەیوەندیدا کە تۆ دەڵێ پارتی کرێکارانی کوردستان دروست ئەوە کوردستان هەر پارچەیەکی پێویستە پشتیوانیەکەوە پیرۆزە هەر کەسێک کە بتوانین لە هەر پارچەی کوردستان پێشمەرگە بێ گەریلا بێ بەڵام بۆ کە دێتە سەر ڕۆژهەڵات مەسەلەن پەکەکە هێزێکی زۆری هەیە بۆ لە شۆڕشی ژنجیان ئازادی پەکەکە ئەتوانێت 10,000 کەس بێنێتە سەر شەقام لە ئەوروپا بۆ ئەومان لە پەکەکە نەدیکە پشتیوانی شۆڕشی ژنجیان ئازادی بکە بۆ 10,000 15,000 کەس بۆ باکوور دێنێتە سەرجادە بۆ ڕۆژهەڵات ناهێنێ ئەگەر پژاک هەموو پارچەیە خەبات بکە بۆ پارچەکانی تر ئامادەنین پشتیوانی ڕۆژهەڵات بکەن کە پژاک بەشێکە لەو پێکاکە دەزانی دەگەڵ دژی کێ شەڕ دەکات پێکاکە دژی ناتۆیە ناتۆ ڕۆژهەڵاتی دنیایە ئەمریکایە جا چی پێویستێکی هەیە چه عەقڵێک ئیجازە بەوەی دەدا کە شەڕێکی ئاوا گەورەت بەستەوە بێ بێجە پێشی دیکەش دەگەڵ وڵاتێکی دیگەی سنووری خۆت بکەیەوە خۆ شەر هەریانی ئەوە نییە کە تۆ تەقەی بکەی شەر مەسلحەت و بەرژەوەندی خۆشی هەیە پێکاکە چی پێویستێکی بۆ هەیە ئەو پەژاک هەیە لەوێ شەر دەکا باشە بەڵام پێکاکە بۆ دەبێت بێجە پەرگەڵ ئێرانێ بکاتەوە بە چه عەقڵیەتێک بە چه هەدەفێک بە چه مەبەستێک ئەو دوژمنە گەورەوی ئەتۆ بزانە پێکاکە بۆ خراوەتە لیستی تەرۆرەوە
چه ئەمەلێکی تەرۆریستی کردووە کە پێکاکە ببێتە بەهانەیەک بۆ پێکاکای بخەنە لیستی تەرۆر لەسەر ئەوەش ڕابێ جەبهەیەکی دیکەش بکاتەوە یا بێ لەسەر باشووری کوردستانەوە جواب بێ ڕۆژاوای کوردستانێک کە لەوێ بۆ جواب دێ لەوێ شەڕەکە مستەقیم و غێرە مستەقیم دژی پێکاکایە لە ڕۆژاوای کوردستانی دەنا ڕۆژاوای کوردستانی چی کردو دژی توشکیەی کە هەموو ڕۆژێ بۆمباران و هەموو ڕۆژێ تۆپباران و هەموو ڕۆژێ حەملە و نیوەی خاکەکەی داگیر کردو و ئەفرێنی داگیر کردو دا ئەوەیە هیچ ئەقڵێتێکی بۆ ناچێت بۆ ئەوەی کە پێکاکە بێ لەگەڵ ئێرانش جەبهەیەک بکاتەوە چێ کە هێندێک کەس پێیان خۆشە بەڵێ ئەوە پێکاکە دژی ینی ئەتۆ پێت وایە کە ئێران نازانێت پێکاکە دژی مەسلحەت و بەرژەوەندی ئێرانەیە لەسەر مەسەلەی کورد بەڵام ئەویش سیاسەت دەکات ئەویش سیاسەت دەکات ساڵی 2011 لەبیر ناچێتەوە کەس شکستێکی هەنا من بۆ خۆم لە کەیهانی ئێرانەدا خێنمەوە تێکوت ئەوە دەڵێن پێکاکایە پێکاکانێ پێکاکە ئەخلاقی هەیە ئەوە پەژاکە بێ ئەخلاق شەر دەکات لەسەر ئەوەی ڕا ئێستا ئەمە ئینتیزاری ئەوەمان هەبێت کە پێکاکە بێجە پێشی لەگەڵ ئێرانێ بکاتەوە بە عەقیدەی من پێکاکە مەسلحەتترین و باشترین سیاست ئەوەیە کە نەدژی ئێرانێ نەدژی عێراقی نەدژی سووریەی جەبهە نەکاتەوە ئەو شەڕی خۆی هەیە پەژاکی شەڕی خۆی هەیە باشووری کوردستانیش مشکلی خۆی هەیە بەڵام لە حاڵەتی گشتیدا ئەوە کوردستانە و کوردە کە زوڵمی لێ دەکرێ و کە دەبێت کوردەکە لەسەر کورد و جواب بێت هیوادارم توانی بم جوابی پرسیارەکەی ئێوە بدەمەوە بۆ جۆرە ئەو قسانەی کە جەنابەت فەرمووت ینی ناکرێت بەو ئەنجامە بگەین یا ئەو قسە کە پێشتر ئەکراوە ئێسێش کەسانێک ئەیکەن کە بڵێن ئەوە جۆرێک سەلمێنەری ئەو بانگەشەوە و ئیدعایە کە پێکاکە بە گشتی تێڕوانینێکی لۆجستیکی هەیە بە نسبەت پارچەکانی تر و بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان لەبەرەوە مادام لێرە بەحسی گرێدراوی پژاک و پەکەکە دێتە بەرەوە وابەستەگی ئەو وابەستەگیە لێرە تووشی کێشە نابێت ئەوە کە یەک ئیدۆلۆژی مەسەلەکە دیارە سوالەکەت هەموو تێ نەگەیشتم بەڵام ئەوەی ئاخری تێگەیشتم وابەستەگی یانی چی پەکەکە و پەژاک هەردووشیان خاوەنی یەک ئیدۆلۆژی و یەک فەلسەفەی مبارزەن ئەوەش فەلسەفەی سەرۆڵاپۆیە لێرەدا مشتەرەکن ئەو زۆر جارە ئەو میسالەم هێناوەتەوە وەکو پارلمنتی ئەوروپایە سۆسیال دموکراتەکانی تەواوی وڵاتانی ئەوروپایە کووالیسیۆنی خۆیان هەیە یەکێتی خۆیان هەیە سۆسیال مەسیحیەکان هەروەتر FDP ئازادی نازانم چی هەر چەپەکان هەموو پێکەوە یەکگرتووی خۆیان هەیە و لە یەکتر دفاع دەکەن بەڵام نە حزبی سۆسیال دموکراتی ئەڵمانیا حزبی سۆسیال دموکراتی فەڕەنسەیە نە حزبی سۆسیال مەسیحی هۆلەندە حزبی سۆسیال مەسیحی ئەڵمانیا ئەوانە لە یەکتر دفاع دەکەن حەقی خۆشیانە یەک ڕەهبەریان هەیە بەڵام مەسەلەی کوردیش ئاوایە مەسەلەی کوردیش لەسەرەوە ئێمە هەمومان کوردین بە پێی ئیمکان و بە پێی مەسلحەت و بەرژەوەندی خۆمان دەبێت دفاع لە خۆمان بکەین دفاع لە پارچەیەکی دیکەی کوردستانی بکەین تۆ بزانە ئێستا لە ڕۆژاوای کوردستانی چەها کوردی ڕۆژهەڵاتی لەوێ شەهید بوون خۆ هیچیان بەڕێگای حیزبەکاندا نەچوون هەموو زۆر باشە بەڕێگای کوردایەتی هەستاوە چۆ بۆوێ لەوێ مبارزەی کردو و شەهید بووە بەڵام حیزبەکانی دیکەی کوردستانیش وەزیفەیانە کە بە شێوەی خۆیان و بەڕێگای خۆیاندا پشتی کوردی ڕۆژاوای کوردستانێ بگرن ئەوە وەزیفەیەکی نەتەوەیە ئەمە یەک نەتەوەی بەڵام هەڵبەت لە خودی یەکێتی ئەوروپایشە ئەزانین دوو وڵاتی سەرەکی ئەڵمان و فەڕەنسان ینی لەوێش ئەو جۆرە دابەشکاریە هەیە بەڵام بە هەر حاڵ لەو بابەتە هەوڵەدەین تێپەڕین لەگەڵ
کاک شەماڵ بابەتێک ئەەکەینەوە دوایش لەگەڵ کاک عەبدوڵڵا هەرباسی یەکەین ئەویش ئەلبەت پێشەوە من یەک خاڵ عەرز بکەم کە کاک شەماڵ ئاماژەی پێکرد ئەویشەوەیە کە ئەگەر سازکردنی دەوڵەتی کوردی ڤیژیۆن بێ یا یوتیوبایە بێ یا ئەسڵەن قابلی تحقق نییە من پێم وابێ کۆنفدرالیزمی دموکراتیک بە چەند قات زیاتر لەو یوتیوبیاترە و پێم وابێ بێ لەو بەینا ڕێگەیەک بدۆزیتەوە ینی مەبەستمەوەیە کە نەک ینی ئەرزش گوزاری نەبە معنایەوە کە ئەرزش گوزاری بکەین بڵێن ئەوەی باشە یا خراپ بەڵام ئەگەر قرار بە بەراوردکردنیش بێ من پێم وابێ ئەوە زۆر یوتیوبیکترا یوتیوبیای ترە هەتا بەس بۆ نمونە دەوڵەتی کوردی ئیسە جیاواز لەوە کە هەر کامێکیان محققە بنیانە بەڵام بابەتێکی تر ئەوەیە کە بەحسی کە تۆ جەنابەت وەختی خۆی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پەژاک بووی بابەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانیە ئێوە بە لە بەرچاوگرتنی ئەو نوێگەری و ئەو ڕوانگە تازانە کە بوتان جیاواز لە حزبەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان بە نسبەت ئۆپۆزیسیۆنی ئێرانی پێت وایە شتێکی نوێتان کرد ئەو کاتە کاک شەماڵ یان پێت وایە هەر دووبارەکردنەوەی ئەو ئەرکانە و بیان ئەو هەوڵانە بوو کە حزبەکانی تر داویانەیە کەمتر یا زۆرتر کاگەمین دزای چۆنە وەکو بەڕێستان فەرمووتان ئێمە کاتێک باز لە مسایلی فکری دەکەین لێردا نابی مەسەلەکان ئەرزش گوزاری بکەین نا کۆنفدرالیزمی دموکراتیک شتێکی پیرۆزە لە لای من نا دامەزراندنی دەوڵەتی نەتەوەی شتێکی پیرۆزە دوودانا مۆدێلی جیاوازی سیاسینە کەسانێک دەتوان ئەوەی قبول بکەن کەسانی توانێت دیکە قبول بکەن و لە لای منیش شتێک بە ناوی یوتۆپیکتر یا زیاتر یوتۆپیکتر یا ئۆتۆپیکتر وجودی نییە شتێک یا ئۆتۆپیکە ئۆتۆپیک نیە ئۆتۆپیەکە بێ هەمویان بە جۆرێک دەکەونە خانەی ئۆتۆپیاوە بۆیە مەبەستی من لێردا ئەوە نەبوو بڵام دەوڵەتی کوردی غێری قابلی ممکنە و کۆنفدرالیزمی دموکراتیک ئیمکانی هەیە ئەم گوتم نا ئەو کەسانی کە ئەو ڕەخنەیە دەکەن مرۆڤ دەتوانێت هەمان ڕەخنە ئاڕاستەی ئەوانیش بکە کە ئەم ڕەخنەیە لە سۆنگەیەکەوە دەوروژێنن کە بۆ نمونە بۆ کۆنفدرالیزمی دموکراتیک ئەرێ بۆ دەوڵەتی نەتەوەیینە ئەم لەو سۆنگەیەدا ئەوم باس کرد کە دێتە سەر مەسەلەی پرسیارەکەی ئێوە ئەم دەتوانمەوە بڵم کە لە جیاتی پێشەوەی کە باز لەوە بکەین کە ئێمە لە پەیوەندیەکاندا پەیوەندیەکانی دەرەوە بەتابەت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا چی نوێمان کرد لەو قۆناغانەدا دەتوانم ئەوەندە باز لەوە بکەم کە ڕوانگەی پەژاک لەو مەقتعەدا بۆ پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی چۆن بوو ئەمن باسی ئەو مەقتعە دەکەم هەتا ئەو مەقتعە دەکەم کە ئەمن لەو بزوتنەوەیدا بووم تێڕوانینی پەژاک بۆ پەیوەندیەکان هەمیشە ئەوە بوو کە نەگەوەی کە دیدارێک دەکەین دەگەڵ هیندێک حیزب ئەمە وەکو چالاکیێکی حیزبی نیشان بدەین یا ئەوەی کە پەیوەندی دەگەڵ لایەنەکانی دیکە بەشێک بێ لە کۆمەڵێک ڕسوماتی حیزبی کە دەبێ هەموو حیزبێک بیکاتوانە بەڵکو زیاتر لەو تێڕوانیدا بوو کە فەلسەفەی خەبات و تێکۆشانی پەژاک لەو تێڕوانینەوە سەرچاوە دەگرێت کە دەبێ گەلان یەکتر بگرن لە جیاتیەوەی کە ڕقابەتی لە نێوان گەلاندا هەبێ دەبێ جۆرێک لە ئیتحاد جۆرێک لە یەکگرتووی هەمبەستگی هەبێ و لە سازکردنی پلاتفۆرمەکانی تێکۆشانی هاوبەشدایە کە دەبێ تێکۆشان لە دژی کۆماری ئیسلامی ئێران بەهێز بکرێت و بەڕێوە ببرێواتە پەیوەندیەکان بەشێکن لە گۆڕەپانی تێکۆشان لە دژی جمهوری ئیسلامی و ئەمەش دەبێت بۆ سۆنگەیەوە بکرێت لەو ڕانگەیەدا بکرێت کە چۆن بکرێت خاڵی هاوبەش بدۆزرێتەوە بەڵام خاڵە هاوبەشەکان بە چ جۆرێک دەبێ خاوەن بنەمایەکی دموکراتیک بن بە تایبەتی لە ئاستی ئێراندا چۆن بتوانن بنەمایەکی نەتەوەی دموکراتیکان هەبێ و لەو سۆنگەیەوە دەتوانم بڵم لەو ئەو تێڕوانینە بە خۆی تێڕوانینێکی نوێ بوو بۆ خەباتی سیاسی حیزبێکی کە لە ئێراندا دێتە کایەوە واتە
لەلایەکەوە ناتوانانی باز لە خەباتێکی سەرفەن ئێتنیکی بکەی بۆ نمونە، بەڵام لە هەمان کاتیشدا باز لە ئیتحادی یا یەکێتی ئەم گەلانە بکەی لە ناو جوغرافیایەکدا لە بەرامبەر دەوڵەتێکدا بۆی کە چارەنووسێکی هاوبەشیان هەبێت لە وڵاتەدا. پێشاک توانی بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی فکریەوە سەرەتا ئەم پارادۆکسە چارەسەر بکە بۆی کە بتوانێت زۆر چالاکتر بتوانێت لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی نزیک بێتەوە و لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیشدا بنەماکە وەکو گوتم چۆن بنەمایەکی دموکراتیک بێ. بۆ نمونە ئێمە دیدارێکمان هەبوو من و کاک حاجی ئەحمەدی دەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکان دەگەڵ کوڕی پێشووی شای ئێراندا. ئەمە هەروەکو بیرەوەریەک باسی بکەم. ڕۆژی پێشتر ئێمە ئامادەکاریەکانمان دەکرد بۆی کە بچین بۆ دیدار لە وڵاتێکی دیکە. بنەمای چاپێکەوتنەکانمان مەسەلەن دەگەڵ کاک حاجی قسەمان لەسەر دەکردن، بیر و بۆچوونمان دەگۆڕێەوە ئەوە بوو کە حیزبەکانی دیکە چۆن نزیک دەبنەوە لە سەڵتەنەت تەڵەبەکان، لە خودی پەهلەوی کوڕ چۆن نزیک دەبنەوە، چۆن بانگی دەکەن و ئێمە کە دەچینەوێ وەکو بزوتنەوەیەکی جیاواز ئێمە دەبێت چۆن نزیک بینەوە، ئێمە دەبێت بە چ جۆرێک بانگی بکەین. ئەمە هیندێک تەلەفۆنم کرد کوتیان زۆربەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەحزابی کوردیش دەناویدا کە پەهلەوی دەبینن پێ دەڵێن ئالا حەزرەت. کوتم کاک حاجی ئەتۆ سپێنێ دەیبینی چۆن بانگی دەکەی؟ کوتی پێی دەڵم پەهلەوی. بۆ پرسیارە دەکەیت هیندێک کەس پێ دەڵێ ئالا حەزرەت. کاک حاجیش قسەیەکی خۆشی کرد و کوتی وەڵام من پێی ناڵم ئالا حەزرەت، من کوڕی چۆخای قەرەقەسابیمە، دەچم کوڕی شای ئێرانی پێشوش دەبینم و حیسابیشی بۆ ناکەم و خۆم زۆر زۆر لێی بەهێزتر و نوێنەری زۆر زۆر گەورەتریشم و بیرفعل وا بوو. لەو قۆناغەدا پەژاک یەکێک لە چالاکترین ئۆپۆزیسیۆنی ئێرانی بوو و دەتوانێت بڵم تەنها ئۆپۆزیسیۆنی چالاکی ئێران بوو کام لە ڕووی نیزامی و ڕۆژانە لە شەڕدا بوو لەو قۆناغەدا و دەنگی دەبیسترا لە ڕاگەیاندنەکانی دنیادا خەبەر لەسەر چالاکیەکانی ساز دەبوو و لەو دیدارانەماندا زۆر زۆر بێپەروانە مەسەلەن شەرت و مەرجەکانی خۆمان دەگەڵ ئەو لایەنانە باز دەکرد کە لە تێڕوانینی ئێمەدا یەکێتی هاوکاری دەبێت لە نێوان ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا چۆن بێ شەرت و مەرجەکانی ئێمە وەکو بزوتنەوەیەکی سیاسی کوردی چنە، داخوازەکانمان چن، پرەنسیبەکانمان چن، بەڵام لە هەمان کاتیشدا نوێگەریەکی دیکەشمانەوە بوو کە دەمانکۆ ئێمە پشتگیری لەوە دەکەین کە تەنها یەک دانە بزوتنەوەی سیاسی بۆ نمونە لە کوردستان وەکو نوێنەری هەموو خەڵکی کوردستان تەماشا نەکرێت، بەڵکو ئێمە پشتگیری لەمە دەکەین کە هەر پلاتفۆرمێکی هاوبەشکە ساز دەبێ زۆرینەی بزوتنەوە سیاسیەکانی جیاواز بێن تێدا بەشدار بن، چونکە هیچ حیزبێک بەتەنیا ناتوانێت نوێنەری یەکدانە کۆمەڵگایە یەکدانە نەتەوە بێ. بۆیە لە هەموو دیدارەکانماندا کاک حاجی لێرە ئامادەیە دەتوانێت ئەگەوانە بۆ بڵەوانە بووە پێداگریمان کردو کە نوێنەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەشدار بێ، بزوتنەوە جۆراوجۆرەکان کە ناوی کۆمەڵیان لەسەر ناوە بەشدار بن، تەنانە لەو کاتی کە حیزبی دموکراتی کوردستانی شەبوو ئێمە پێداگریمان دەکرد ئەوانیش بەشدار بن. لە هیندێک پلاتفۆرمدا تەنانەت هەتا ئاستی کردەوەی دەچوین کە پلاتفۆرمی هاوبەش وەکو کۆنفرانس وەکو کۆنگرێ هاوبەش بێ. هیندێک جار لە هیندێک بواردا سەرکەوتنمان بەدەستێنا، لە هیندێک بواریشدا سەرکەوتنمان بەدەست نەدێنا، بەڵام ئەوەی کە لەو بواراندا توانیمان ساختارشکەنی بکەین، بتوانین لە بەرنامەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی تەلەڤیزیۆنیدا بەشدار بین. ئەو کات کاک حاجی زیاتر دەردەکەوت و ئەو گوتارە باوەڕ بەخۆبوویەی کە زۆر بێباکانە باز لە مافە دیموکراتیکەکانی گەلی کوورد دەکردرا، جەختیان لەسەر ئەو مافانە دەکردراوە و ئێرانی دموکراتیک بە چەسپاندنی مافە ڕەواکانی گەلی کورد وەکو شەرتێک پێشکەش دەکرا. ئەمە دەتوان بڵەمانە بەشێک لەو هەنگاوانە بوون کە لەو قۆناغەدا ڕۆژانە دەمان هاویشتن. ئەمە نەتەنها دەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەڵکو لە ئەو پەیوەندیانەی کە بەڕێوەمان دەبرد. ئەم لە بیرمە یەکەمین جار کە بەشداری ئەم کۆبوونەوەکانی نەتەوەی گرتوەکان بووم
کوتیان لە ساڵی 91ەوە یەک بزوتنەوەی سیاسی کوردی ئێران لە پلاتفۆرمەکانی نەتەوەی گرتوەکاندا بەشدار نەبوو کاریان نەکردو و ئاخرین پۆزیسیۆنی ئێرانیش کە هەتا و کاتی کاری کردبوو مجاهدین بوو کاری کردبوو مجاهدینیش لە دوای ساڵانی 92 تقریبان لەوێ نەمابوون ئێمە یەکێک لە یەکەمین بزوتنەوەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بووین کە جارێکی دیکە چوینەوە ناو پلاتفۆرمەکانی نەتەوەی گرتوەکاندا وەکو بۆ نمونە توانم بڵم کۆنسەی مافی مرۆڤ یەکێتی ئەوروپا کە بەردەوام ئێمە 4 مانگ جارێک لە کۆبوونەوەکاندا بەشدار دەبووین ڕاپۆرتی تایبەت بە پێشەلکارەکانی مافی مرۆڤ لە ئێرانمان پێشکەش دەکرد کۆبوونەوە کۆنفرانسمان لە ناو ئەو پلاتفۆرمانەدا بەڕێوە دەبرد یا ئەوەی کە لەسەر پرسی بۆ نمونە ئیعدام لە ئێراندا نەک تەنها بە لێدوانێک ئیعدام شەرمەزارکردن بەڵکو پارێزەری زیندانیانی سیاسی بەردەم ئیعداممان لە ئێرانەوە داوەت دەکردن بۆ ئەوروپا لەسەر ناوی ڕێکخراوە مەدەنیەکان ئێمە کۆبوونەوە کۆنفرانسمان لە ناو پاڵمانەکانی یەکێتی ئەوروپادا وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپادا بەڕێوە دەبرد و جەختمان لەسەر پێشەلکارەکانی مافی مرۆڤ و کەیسی ئیعدام وانە دەکردەوە دەتوانم بڵم لە زۆر بوارانەوە بوژانەوەیەکی لەو قۆناغەدا بزوتنەوەی سیاسی کوردی لە ئێراندا بخۆبینی کە پەژاک دەتوانم بڵم ڕۆڵی پێشەنگی هەبوو لەو قۆناغەدا زۆر باش کار کرد شەماڵ کاک عەبدوڵڵا تۆ وەکو چاودێرێکی سیاسی هەڵسەنگاندنی بۆ پەیوەندیەکانی پژاک لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی چیا دەبێت پژاک دەبێت چی بکە ئەوە زۆر شتێک سەرنجڕاکێش بوو بەڕاستی من ئاگام لەوێ نەبوو کە کوڕی چۆخای قەسابێ لەگەڵ کوریشایی دانیشتنی بووە لەگەڵ کاکاجی زۆر نێوانیشمان خۆشە بەڵام ئەوەی لێ شاردوومەتەوە ئەوەی بۆ باس نەکردم من پێم وایە کە هەندێک شت بەرچاوە من ئاگام لە ڕووداوەکانی پشتپەردە نییە بەڵام ئەوەی کە دەیبینم بەڕاستی لە پەیوەندی لەگەڵ پرسی مافی مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە پەیوەندی لەگەڵ ئێدامەکان لە پەیوەندی لەگەڵ بە دۆسیەکردن و بە بەڵگەکردنی جنایەتەکانی کۆمەڵی ئیسلامی من بۆ خۆم دیومە یعنی لە دیدارەکاندا کە نە لە چارچێوەی حەزبە سیاسیەکاندا بەڵام بەهەرحاڵ هەندێک ئاگام لە بڵێن کەلێن و قوشبنی سیاسەتی کوردیە دیپلۆماسی کوردی ڕۆژهەڵە لە دەرەوەی وڵات هەیە من بینیومە یعنی شوێن پەنجەی پەژاکشم بینیوە حەزبەکانی تریشم بینیوە وانییە کە هەر تەنیا لایەنێکم بینی بێ حەزبەکانی دیکەش دەبینم وی پەژاکشم بینیوە سیستماتیکش بینیمە کە کاریان کردووە لەو ڕوانگایەوە بۆڵتەنم بینیوە کارەکانی بەڵێن بەنووسرەوە و بە بەڵگەوە بینیمە ئەوەنەش کارهایی مثبت بوون کارهایی ئەرێنی بوون باشن ئێستا بە شێوەیە کار دەکەن بەردەوامەیانە من بەڕاستی ئێستا زۆر ئاگام لە جزئیاتی بڵێن ئەو شێوە خەباتی هیچێک لە لایەنەکان نییە من پێم وایە ئەو شتانەیەکی کاک شەمەڵ باسی کردن زۆر شتی گرنگن بەک پرەنسیپ کە هێزەکانی سیاسی کورد کە لەگەڵ لایەنەکانی تردا دنیشن جا مهم نییە کە لەگەڵ چ لایەنێک بێ پێداگیری سەرەوە بکەن کە کۆمەڵگەی سیاسی کورد ژینگەی سیاسی کورد ژینگەیەکی فرەڕەنگە ئێمە لە ڕاپەڕین یا بڵێنە شۆڕشی ژنجیان ئازادیدا بینیمان کە ئەو فرەڕەنگیە دەتوانێت لەسەر هەندێک پرەنسیپ لایەنی هاوبەشی بێ ئەگەر بە ڕاگەیەندراویش نەبێ بەڵام بەکردەوە ئەو لایەنە هاوبەشە ببینن لە پەیوەندیەکانی هێزەکانی کورد لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەشدا من پێم وایە بە بنەماگرتنی ئەو پرەنسیپە زۆر شتێکی گرنگە ڕاستی ئەوەیە کە ئێستا ئۆپۆزیسیۆن ئێران بێحەد پرش و بڵاوە بەڵام هەندێک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دیارترن لەوانەی تریاوەی کە مەیدانی چالاکیان زیاتر بۆ دەرەخسێندرێ مەسەلەن ساڵتەنەت خۆزەکان لە هەندێک قۆناغدا زیاتر دەرفەتیان بۆ دەرەخسێ کە زیاتر دیار بن من پێم وایە کە دیدار لەگەڵ هەموو لایەنەکە شتێکی زۆر مەشروع و دروستیشە و پەیوەندی بۆ پرەنسیپە شتێکی گرنگ ئەوەی کە من شاهد بووم ئاگادار بووم لە پەیوەندی لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سەربەرنەتەوەکان بەلوچەکان تا حدێک ئازادیەکان تا حدێکی زۆر ئۆپۆزیسیۆنی عەرەب ئەوەی کە من بینیمە ئەو پەیوەندیەی کە لە نێوان بۆ نمونە حزبی دموکرات و ئەوەندە هەیە هەر ئەو پەیوەندیە من شاهدش بووم بینیومە بیستوشمە لە زمان خۆشیانەوە کە لە نێوان پەژاک و ئەوەنیشدا بووە لە بەشێک لە نێوان کۆمەڵەوە ئەوەنیشدا بووە ئەوەی کە گرنگە بە بڕوای من لەسەر ئەو بنەمایەی کە کاک شەمەڵ باسی کرد ئەوە تێپەڕێ بۆ قۆناغێکی بەسازی کراوە قۆناغێک کە لە چارچەوەی موسسەیەکی نەتەوەیی کوردیدا بێت کە هێزەکانی کورد بتوانن وەکو لایەنێکی ئەرێ ڕەنگە چەند
سیاست بێت چەند لایەنی سیاسی بێ بەڵام لە هەمان کاتدا لەسەر پرەنسیپە گشتیە نەتەوەیەکان پێکەوە لەگەڵ ئەوانەی دیکە جا چە سیاست دەکەن چەند هاوپەیمانی دروست دەکەن بە شێوەیەک بێ کورد بەک لایەنێک بەشدار بێ ئەوەی کە من بینیمە ئەو ئەتاپەی کە ئێستا لایەن هێزەکان دەبینیم لە هەندێک کۆناڵدا جاری وێ زیاتر دەبێت جاری وێ کەمتر دەبێت بەڵام ئەو ئەتافە ئەو بڵێن نەرمینوەندە سیاسیە کە ئێستا دەبینم من پێم وایە کە زۆر گرنگە ئەوە لەو قۆناغە تێپەڕ بە قۆناغێکی زیاتر موسسەی ئەوەی کە من شاهد بووم و بیستومە و بینیمە من پێم وایە ئەو شتانەی کە کاک شەمەڵ باسی کردن و هەندێک شتی زۆر گرنگشی باس کرد من ئەوانم لە لایەنەکانی تر بیستووە لەو شوێنانەی کە بۆ خۆم شاهد بووم حتا لە پەیوەندی لەگەڵ ئەو دیدارانەی کە لەگەڵ هەندێک مەقاماتی وڵاتانیش بووە بیستومە کە باس دەکرێن بە شێوەیەکی زۆر ڕاشکەوانە باس دەکرێت کە باسی پەژاک دەکرێت باسی هێزەکانی تریش دەکرێت بەڵام پێم وایە لەو 10-15 ساڵەی دواییدا دەوری پەژاک لە پەیوەندی کورد لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێران لە پەیوەندی کورد لەگەڵ لایەنەکان لە پەیوەندی کورد لەگەڵ ڕێکخراوانەوە نەتەوەیەکان و لە پەیوەندی کورد لەگەڵ بڵێن لایەنە دەوڵەتەکان بیستومەکە هەیە بیستومەکە بووە و لەو چارچێوەیەشدا بووە کە کاک شەمەڵ باسی کردووە ئەوە بڵێ تەئیدی ئەو قسانەیە کە کاک شەمەڵ باسی دەکە لە ڕوانگەیەکەوە کە سەرچاوەکەی پەژاک نییە سەرچاوەکەی کاک شەماڵ یا کاک حاجی نییە سەرچاوەکە ئەو لایەنانن کە بە شێوەیەک من بۆ خۆم پەیوەندیم لەگەڵیان بووە. زۆر باش کاکە عەبدوڵڵا ئەگەر بێنە سەرەوە کە حاجی ئەو دیدارەی خۆی لەگەڵ کاک شەماڵ باسی کرد لەگەڵ کوڕی شای پێشووی ئێران بگێڕێتەوە بۆمان کە سپاسێک. دیارە دەماوەی بەرپرسیارەتیمدا هەر دەگەڵ کوڕیشای دانیشتم لەگەڵ کوڕیشای لەگەڵ ڕەزا پاهلەوی 3000 دانیشتوم 2000 لە فەڕەنسای 2000 لە ئینگلیستان 1000 لە فەڕەنسای هەروەها لەگەڵ پالمێ دانیشتم ئۆلاف پالمێ ڕئیس جەمهوری سوێدێ لەگەڵ دکتۆر فیشەر جێگیری کانسلای کرایسکی سوێدێ فیشەری ئالمان بوو کاهاجی فیشەری ئالمان بوو کاهاجی فیشەری ئالمان بوو فیشەر چی؟ ئی ئالمان بوو وەزیری دەرەوەی ئالمان نا ئەوە فیشەرێکی دیکە بوو ئەو یۆشکار فیشەر بوو دکتۆر فیشەر پاش کرایسکی ئەو بوو بۆ 2 دەوران لە ویێنێ بۆ کانسلەر ئەمە دەگەڵوی دانیشتم دەگەڵ زۆر هیچ پارلەمێنتی ئەوروپایە زۆر کەم پارلەمێنتی ئەوروپایە ماون کە من لەوێ قسەم نەکردبێ و داوت نەکرابوو بەڵام هەمووی ئەوانە لە پێناو چیدا لە پێناو ئەوەیدایە کە ئەمە ئەو کۆبوونەوەی ئەو ڕۆژ هەر لە پێناو ئەوەیدایە کە ئێرانی بەرەو دێموکراتیزەکردن پاڵ پێوەنین کە هەوڵ بدەن سیستیمێکی دێموکراتیک لە ئێرانی پیادە بکرێت ئەو سیستیمە دێموکراتیکەش لە ئێرانێ کە 6 نەتەوەی تێدایە لە گەورەترین نەتەوەی ڕابگرە هەتا چکۆلەترین نەتەوەی هیچیان بەتەرێ ناتوانن ئێرانی دێموکراتیزە بکەن دێموکراتیزەکردنی ئێرانێ مربوطە بە هەموو گەلەکان و وەزیفەی هەموو گەلەکانە دەبێت پێکەوە دەست بدەنێ و پێکەوە هەوڵ بدەین ئەو پێکەوە هەوڵدان و پێکەوە کارکردنەش دیارە بێ زەحمەت نییە زەحمەتی زۆرە مشکلەی زۆرە دوشمنیش هەروادانە نیشتۆ دەست لەسەر بەچیدا بنێ ئەوە لە زمانی قاجارێەوە دەستی پێکردۆ دەڵێ تەفرقە بێنداز و حکوومەت کون ئێستاش زمانی پەهلەویش و زمانی خومێنیش لەسەر ئەو سیاسەتە دەڕۆن سیاسەتمەدارانی هەموو نەتەوەکانی ئێرانە دەبێت ئەوەی باش تێ بگەن کە ئێمە بەتەنێ هیچ یەک لە نەتەوەکان ناتوانین ئازاد بین هەمومان پێکەوە دەتوانین ئازاد بین هەمومان پێکەوە دەتوانین ئێرانێکی دموکراتیک بۆ وجود بێنین و هەدەفەکەی ئەسڵیشمان هەموو هەر ئەوەیە. دەست خۆش کاک حاجی کاگە من ئەگەر تۆ تێبینێ شتێکی هەبێ وڵی پێم خۆشە تەوەرێکە کاک عەبدوڵڵای حەجاب باسی کرد باسی شۆڕشی ژینا بوو پێم وابێ ئەگەر باسێکی ئەوەیش بکەین بە نسبەت پژاک کە سەرەڕای ئەوە کە دروشمێکە دوای جوانە مەرگبوونی ژینای ئەمینی ڕوویدا و ئەو دروشمە هەڵبژێرە دروشمێکە لەو
کە لەو بزاڤۆ لە ڕاستیا هاتبوو چەندین ساڵ پێش ئەوە بە نێوی ژن ژیان ئازادی و لە سەعاتێک یان لە چەندین سەعاتە توانی ئەمە بە معنای واقعی و کۆمەڵایەتیەکەی ببێ بە فارسی و لە کۆمەڵگای ئێرانە بڵاو بێتەوە مەقبولیەتێک وەربگرێت بەڵام هەستەکرێت کە پژاک بەو جۆرە کە لێی چاوەڕوانی لێ ئەکرا نەیتوانی کاریگەری دابنێت قسەکە دیارە ئەوە نییە کە تەشکیلاتیە یا ڕێخستنێکی نەهێنی شتێکی کردبێ وەکو هەموو لایەنێکی تر ئەوە بابەتێکی ترە بەڵام پێم وابێ ینی هەستەکرێت کە پژاک جۆرێک تووشی پەسیڤ بوون و منفعل بوون بوو بە نسبەت ئەم شۆڕشەوە و ئینتزارێ یا چاوەڕوانیەکیش کە هەروەکو کە کاکسۆرانیش باسی کرد لە پەکەکە ئەکرا بە تایبەتی ئەوە بوو کە ینی پشتیوانیەکی زۆرتر کۆ بکاتەوە بۆ ئەو ئاکسیۆنانەکە لە ئوروپا ئەکرێت بە دژی کۆماری ئیسلامی چۆن بۆ کۆبانی لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک دێنە خیابان چۆن بۆ ڕووداوانەکە لە باشووری کوردستانە هەیە خەڵکی ڕۆژهەڵات هەڵوێستیانە بێت و لە ئوروپا خەڵکی ڕۆژهەڵات بە پانەوە بەپان و بەرینەوە بەشدارە بن بەڵام ئەبینیت ئەو گرنگیە نەدرابەوە لە ڕاستیەجا پرسیارەکە ئەوەیە ئایا پژاکیش لەوانەیە لە ژێر کاریگەری بەرژەوەندیەکە پەکەکە یان مەسلحەتێکە بوویەتی وە بە باشی زانیوە کە زۆر دەخاڵەت نەکا لەو بزاڤایە لەو شۆڕشی ژینا ئایا ینی پژاکیش لە تحتی تەسیری ئەوە ئەو دەخاڵەتەی نەکرد یان هەر خۆی تەزعیف بووە چون ینی ئەبێ واقعەتێکە قبوڵی بکەین کە لە شۆڕشی ژینا جیاواز لەوەکە و حیزبانەی تریش بەڕاستی کارنامەیەکی موفقیان نەبووە و نەیانتوانی کاریگەری دابنن و خەڵک ئەوەی کە کرا خەڵک خۆی کردی بەڵام پژاکیش هەر بەو من پێم وابە پژاکیش هەر بەو جۆرە بووە ئەو چاوەڕوانیە کە لێی ئەکرا نەبووجا ئەگەر کاکشەماڵ پێم وابێ بە حەزبکەی تێبینێت بێم لەسەر خودی شۆڕشی ژیناوە هەم پەیوەندیەکەی لەگەڵ پژاک و هەڵوێستیەکانی بەڵێ من کاگە من دەگەڵت هاوڕام لەو وێنەی کە وێنای دەکەی پەژاک وەکو زۆربەی حیزبەکانی هەم کوردی هەم ئێرانی غافڵگیر بوو ینی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی چاوەڕوانێکی ئەو تۆیان نەبوو کە لە ئێراندا شۆڕشێک ساز دەبێ یا پۆتانسیێلێکی ئەبە جۆرە هەیە کە دەتوانێت بەو جۆرە بتەقێتەوە یا زەمینە ساز بکرێت بۆ ئەوەی کە ئەم خۆپێشاندانانە ئەم ناڕزایەتیانە کە ساز دەبن بەو ئاراستەیدا بڵاو ببنەوە هەر بۆیە ئەمەش ینی خوێندەوەمان چۆنە بۆ ئەوە سەرتاجارە ئەو شۆڕشە توانین بڵێن جۆرێک لە محەکە جۆرێک پارامێترێکە بۆ هەڵسانگاندنی پەرفۆرمانسی بزوتنەوەکانی سیاسی لە ناو ئێراندا و بزوتنەوەی کورد بە تایبەتی ئەو لە دوانانەی کە ئێمە لە ڕۆژانی یەکەم تەماشای دەکەین زۆربەی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئەحزابی کوردی جۆرێک لە دووربوون و ناتێگەیشتن لە ئارادایە هیچیان هەست پێ ناکەن کەمە لە چه ئاسێکدا ئەم شۆڕشە ڕوودەدا و چەندە گرنگە و دەریش دەکەوێت کە چۆن ئەوان پێشەنگ نین لەو شۆڕشەی کە دواتر دێتە ئاراوە لە دوانەکانی پەژاکیش لەو چوارچێوەدایە لە دوانەکان زۆر زەعیفن ناوەرۆکەکەیان زۆر لاوازە و وەکو ڕووداوێکی کە ڕووی داوە و کچێکی جوان لەلایەن کاربەستانی جمهوری ئیسلامیەوە کوژراوە و گیانی دەستداوە بەو جۆرە سەرکۆنەکردنێک مەحکومکردنێک ئەبەو جۆرە لە دوانەکان دێن دواتر لە دوانی دووەم سێهەم چوارم تەماشای دەکەی جۆرێک لە ناڕوونی لە ناشەفاف بوون لە گوتاردا تێدایە دیارە جۆرێک لە شڵەژان جۆرێک لە حەپەسان هەیە لەوەی کە ڕوودەدا لە دوانێک دێ بە خیتابەتێکی ڕێفۆرمیستی لە دوانێک دێ بە
خیتابەتێکی زۆر ڕادیکاڵ و توند کاربەدەستانی باڵا حیزبەکە کە قسە دەکەن لێدوان دەدەن مساحبە دەکەن هەست پێ دەکەیت کە گوتارێکی هاوبەش عەقڵیەتێکی مشتەرەک بۆ پێناسەکردن شرۆڤەکردنی ڕووداوەکان لە ئارادانە و دواتر کە شۆڕشەکە بەرفراوان دەبێتەوە و هەموو کوردستان و هەموو ئێراندا دەگرێت جاو دەحفەی ئێمە دەبینین کە چۆن حیزبەکان و پەژاک دەناودا هەوڵ دەدا ببێتە بەشێک لەم بزوتنەوەی کە هاتۆتە ئاراوە جا بە پێی ڕادیکاڵیزە بوونی خۆپێشاندانەکان بە پێی ڕادیکاڵیزە بوونی گوتاری شەقام بە پێی ئەمە هێدیدی گوتارەکانی پەژاکیش گۆڕانکاری بەسەردا دێت و جۆرێک لە ڕادیکاڵیزە بوون بخۆوە دەگرێت بەڵام ئەوەی کە لە ئارادایە ئەوەی کە ئێمە دەبینین حیزبەکان سڕایەوەی کە ئیدعایەوە دەکەن کە ڕێخستنی بە فراوانی جەماوەریان هەیە کار دەکەن دەناو خەڵکدا ڕۆڵی هەوڵ دەدەن ڕۆڵی پێشەنگایەتی ببینن ئێمە دەبینین کە لەم قۆناغەدا نەک ئەوەی کە هیچیان بەگشتی و پەژاک بە تایبەتی دەناوێندا ناتوانێت ڕۆڵی پێشەنگایەتی ببینێ بەڵکو بە جۆرێک وەدواوە دەکەون و ئەمە خەڵک بخۆی لەسەر شەقامە کە ڕکێفی ڕووداوەکان دەگرێتە دەست و پێشەگایەتی شۆڕشەکە دەکات نەک لە ئاستی کوردستاندا لە ئاستی هەموو ئێراندا خەڵکی کوردستان دەبێتە پێشەنگی شۆڕش و بزوتنەوەکانی سیاسیش هەوڵ دەدەن سواری شەپۆلەکە بن و دەگەڵ شەپۆلەکە بێن بەڵام ڕۆژانە پەرفۆرمانسێکی زۆر زەعیف زۆر لاواز دێتە ئاراوە ئەم پێم وابێ بەشێک هۆکاری ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو ئاگربەستەی کە لە ئارادایە وەکو کاک حاجی ئەحمەدیش باسی کرد پەژاک هەرچەند ئێران پابند بەم ئاگربەستە نەبووە لە ڕۆژی یەکەمەوە بەڵام بەردەوام پەژاک هەوڵی داوە پابند بێ بەم ئاگربەستە و بەردەوامیش ترسێک دڵڕاوکێکی بۆ جۆرە هەبوو کە لێدوانێک پراکتیکێکی سیاسی نیزامی ڕێخستنی بێتە ئاراوەکە وەک پرۆڤۆکاسیۆنێک تەماشا بکرێ و ببێتە هۆکاری هەڵوەشانەوەی ئەم ئاگربەستە چونکە من خوێندنەوەی من ئەبەوەیە لەوانەیە خوێندنەوەکی من هەڵە بێ لەوانەیە لە جێدا نەبێ بەڵام خوێندنەوەی من ئەوەیە کە ئەم ئاگربەستە بەشێکە لە ئەو گۆڕانکاریانەی کە لە قۆناغی 2011 لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی شۆڕشی وڵاتانی عەرەبی دێتە ئاراوە تەوژمەکەی بە تایبەتی وڵاتی سووریا دەگەڕێتەوە ئەمە بە جۆرێک کۆنژەکتۆری سیاسی منتەقە دەگۆڕێنێ گۆڕانکاری بەسەردادێنێ کە ئاگربەست دەبێتە دەگەڵ ئێران جۆرێک دەبێتە بەشێک لەو کۆنژەکتورە نوێیە سیاسیە و پێداویستیەکانی خۆی بەسەر بزوتنەوەی سیاسی پەژاک بزوتنەوەی چەکداری پەژاکدا دەسەپێنێ و لەم ڕۆژە بە ولاوە بە جۆرێک لە سنوودار بوون بەشێک جۆرێک لە پابندبوون بە ئاگربەست دێتە ئاراوە کە بمان هەوێ نەمان هەوێ ئەو گوتار ڕادیکاڵە ئەم ڕۆڵە ئاڤانگاردە ئەم ڕۆڵە پێشەنگەی کە پەژاک جاران بۆ خۆی پێناسەی دەکرد و هەوڵی دەدا بەپێی ئەم پارامترانە پراکتیکی خۆی هەڵبسەنگێنێت و ڕۆڵی خۆی لەناو شۆڕشی کوردی و شۆڕشی ئێراندا پێناسە بکە ئیدی ناتوانێت بۆ خۆی وەڵام دەرەوەی ئەم هەدەفانە بێ کە پێشتر بۆ خۆی داناوە بەڵکو دەگەڵ بە جۆرێک لە جۆرەکان تووشی کۆمەڵێک لە پارادۆکس دەبێت لە نێوان ئەو بنەما ئیدئۆلۆژیکانەی کە ڕۆژانە باسی دەکات تێئوریزەی دەکات پێشکەشی دەکات دەگەڵ ئەو واقعیەتەی کە لەسەر عەرز لە ئارادا هەیە و ئەو کۆنژەکتورە سیاسی کە لە ئارادا هەیە و تێکەوتووە و لە دەرەنجامی ئەم تەناقوزەدا واتە لایەنێک بنەما ئیدئۆلۆژی فکرەکان لایەنێکیش بنەما واقعیەتی سیاسی منتەقەی جۆرێک لە پاسی بوون جۆرێک لە ئاستەنگی چەڵەما بۆ خەباتی پەژاک دێنێتە ئاراوە کە نەتیجەکەی ئەم وەزعیەتە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا دەبێتەوەی کە نەکەر ئامادە نابێ بۆ ئەوەی کە پێشەنگایەتی ئەم شۆڕشەکە بەڵکو هیچەوەی کە لە دواوە دەمێنێ ناتوانێت دەگەڵ شەپۆلی ڕووداوەکانیش بەڕێوەدا بچێت بۆی لە ئەنجامدا دەبێتە بزوتنەوەیەکی پاسیڤ لەمەدا و لە نەهایەتدا لە کۆتاییدا پاسیڤ بوونەکەی جۆرێک بە خاڵێتێکی مثبەت بۆی دەگەڕێتەوە و دەبێتە
بە جۆرێک نقطەیەکی مثبت لە تێکۆشانەکەیدا. زۆر سپاس بەداخەوە کۆی پرۆسەکە گەر لە بەرچاوەگرین ئەوەی کە لە ڕۆژهەڵات ڕووەدا لە شۆڕشی ژیناوە نەورۆزیە و ساڵش بینیمان، یعنی وێنەکە لەگەڵ کردەوەی ئەحزاب و سیاسەتی ئەحزابی ئەمە یەک ناخوێنێتەوە بە کۆی پرۆسەکە دوو تابلۆی جیاوازە بەداخەوە. بەڵام منەمێ بێ مەسەر ئاخیرتەوەر داهاتوێم هێزێکە خاوەنی 20 ساڵ لە مێژووە 20 ساڵ لە کار و تێکۆشانە، ئەخیرتەوەرم ئەوەیە کە داهاتووی ئەم ڕەوتەیە منەمێ بەر لەوە شتێکی جددی کە پژاکە میشە باسێکەوە پکەکە باسیەکە ئەوەیە مەحوەری موکریانیزمە یا سنەئیزم و لە هەمان کاتیشە سۆرانیزم کە ئەمە شتێکی زۆر پکەکە دەیەوە پژاگەوێ ئەمانە تێپەڕێنێەوە بزوتنەوەی کورد لە موکریانە حەسر نەکرێ و ئیلام و کرماشان و دروستان کە کاری لەسرە مەشکردووە. بەڵام پرسیارە جددیەکە ئەوەیە کە منەمەیەوەکو ئەخیرتەوەر ئەم ڕخنە ڕوبەڕووی کاک حاجی بکەمەوە، بۆ پژاک نەیتوانی لە هەڵبژاردننی سەرۆکەکانیا موکریان تێپەڕێنێ بۆ دوو سەرکردەی سکرتێری دیار جەنابەت وە سیامەندی معینی هەرچەند ئێستا هاوسەرۆکی خانمیش هەیە بەناوی زیلان وەرزین، بەڵام بۆ ئەم دوو کەسە هەرکیان لە موکریانەوە هاتوون و پاشخانی دیموکرات و کۆمەڵەشیان هەیە و لە هەمان کاتیشە بۆ نەیتوانی گەنجێک بکە بە سەرۆکی پژاک. دیارە جەنابەت خاوەنی ڕابردوویەکی درودێژی و زەحمەتی زۆر کێشاوە مەبەستم پژاک ئێویزەم گۆڕانکاریانە هەمووی بکە ئەم ڕخنە ڕوبەڕووی پژاک بێتەوە. پژاک بۆ نەیتوانی گەنجێک بکە، بۆ نەیتوانی موکریان تێپەڕێنێ، بۆ نەیتوانی سنە و سۆرانیزم تێپەڕێنێ کە خۆیان ئیدعایەکەن، بۆ نەیتوانی بەرە و ئیلام و کرماشان و دڕۆستان بچێت. یعنی بەستم بەوەی سەرکردەیەک لە بەشێکی تری ناوچەکانی تری کوردستان هەڵبژێرێ بۆ خۆی. فەرموو کاک حاجی. و داهاتوی پژاکی چۆنە بینی؟ داهاتوی پژاک چۆنە بینی وەکو ئەخیر پرسیار لەگەڵ ئەو ڕخنەی کە ڕوبەڕووم کردیتەوە؟ ئەوڵان ئەو پرسیارە ناتوانم بڵم بە تەواوی ڕاز نییە، بەڵام کەم و کوڕی هەیە. ئەوڵان پژاک بۆ لە فەرمووی بۆ لە موکریان خۆی خەدیج کردووە، ئەم پێم وانە پژاک لە مەبەستم سکرتێرەکانی بوو، مەبەستم سەرۆکەکانی بوو کاک حاجی، مەبەستم سەرۆکەکانی بوو. سەرۆکەکانی جارێ ئەوڵان پژاک ئەو 20 ساڵە دروست بووە، دوو سەرۆکی هەیە، حیزبی وامان هەیە 45-50 ساڵە هەر یەک سەرۆکی هەیە، حیزبی وامان هەیە 70-80 ساڵە هەر خانەوادەیەک سەرۆکە. ئەوە مەربوطە بە تاریخی ئەو حیزبایەتی لەو ناوچەی دنیادا. تازە پژاک لەو بارەیەوە نمونەشە کە لە فاصلەی 20 ساڵدا دوو سەرۆکی هەیە. ئەو جارەکانە بۆ هەر لە موکریان مەسەلە ئەوەیە پژاک لە موکریان خەدیج نەماوە. پژاک ئەو فعالیەتەی کە لە ماکۆیە ڕاهەتا لە کاتە ئورمێ هیچ حیزبێک بە ئەندازەی پژاکی فعال نەبووە. ئەو فعالیەتەی کە لە ئیلامێک کراوە هیچ حیزبێک نەگەیشتوتەوێ، حتا نەگەیشتونە کرمەشانش. بەڵام دیارە لە موکریان بەرچاوترە، موکریان مێژوویەکی خۆی هەیە، موکریان تاریخێکی خۆی هەیە، موکریان خاوەنی حکوومەتی کوردستانە، جەمهوری کوردستانە. ئەوە هەموو تەسیریان هەیە. عیلەتەکەشی ئەوەیە لەنا پژاک ئەوەندەی کە لە ئیلام و لە دەوروبەری ئیلامێک کاری کردووە هیچ حیزبێک بە ئەندازەی پژاکی کار نەکردووە. هەر یەک نمونەت پێ بجڵم، یەک نمونە ئابدانان، ڕێبوار ئابدانان خەڵکی کۆیە و بەدەیان کادری دیکە دنێو پژاکی لا خەڵکی ئیلام و ئەو منتەقەن، خەڵکی کرمەشانێن، بەڵام خۆ هەموو نەناسراون. حتا ئەو کادرانەی کە لەنێو کە لە موکریان ڕاهاتون ئەوانش هەموو نەناسراون. پژاکی دی ئێستا حیزبێکی گەورەیە، حیزبێکە کە ئەو جارەکانە ڕاهبەرێتی حیزبیش نابێ بە ناوچەگەری بێ، لە چها ناوچە هەیە و لە چها ناوچەی نییە. پژاک حیزبێکە کوردستانی، سیاسەتی کوردستانی بەڕێوە دەبا، نەکی ناوچەیی، نەکی هەریمی. بەڵام دیارە ئەوە هەموو پێویستی بە زەمان هەیە و پێویستی بە وەخت هەیە کە پژاک واقعیەتی خۆی بتوانێت نیشان بدا.
و ئەو نیشاندانی ئەو واقعیەتە شتێکی زۆر حەسان نییە لە چوارچێوەی جەمهوری ئیسلامیدا. لەوانەشە من ناڵم ئەو شانێک کە ئێوە دەفەرمونون هیچیان ڕازی نیە، ممکنە ڕازیش بن، بەڵام حیزبێک کە کار دەکا و خەبات دەکا خۆ هەموو لەسەر حسابی ئەوەی نییە کە هەموو کردەوەکانی ڕاست و دروست و سەرکەوتوو بن. ئیشتی باش دەکات، ئیشتی باش بەشێکە لە کاری هەر حیزبێک، لە فعالیەتی هەر حیزبێک. تۆ پرۆژە دادنێ، تۆ استراتێژی دادنێ، زۆر جار ئەو استراتێژیە تووشی ئیشتیبایە دەبێت، ئەو پرۆژەیە دروست دەرناسێ. ئەوە یانی چی؟ یانی ئەوەیە کە ئەو فعالیەتی ئەو حیزبە فعالە، لە حاڵی فعالیەت و ئاکتیڤیتەیدایە. بۆیە ئەگەر پرسیارێکی تر بکەم ئێستا کە ئاوایە مەسەلەن دیموکرات و کۆمەڵە لە دۆخێکی خراپان بەهۆی ئەو گەماروانەی کە لەلایەن ئێرانەوە و لەلایەن حکوومەتی هێرێم و عێراقەوە بۆیە ناتووە تا ڕادەیەک لە بواری چەکەوە دامانڕاون، پژا کە هێزێکی وای هەیەەوە لە شاخە دەتوانێت هەوڵ بدا کە وەکو هێزێکی کوردستانی ئەم گەمارۆ سوکترکە و دەرگا بکاتەوە کە هێزەکانی دیموکرات و کۆمەڵە لە نزیکی خۆی جێگا بکاتەوە. هێزەکانی دموکرات و کۆمەڵە منزورتە. بەڵێ بەڵێ ئەوان ئێستا وەک ئاگاداری حکوومەتی عێراق و ئەو سوالە دەبێت لە خودیوان بکەیت. ئەوان کەنجە دەستی دۆستایەتی دەستی یارمەتیان بۆ ئێمە درێژ کردبێ و ئێمە نەمان کردبێ. لە بەڵام نمونەیەک بڵن ئەو دەمی وەک فعالی وەک ئێوەش دەتوانین یەخی ئەمە بگرین کە لە فڵان جێگای ئەوە بۆ ئاواتان کردووە، بۆ ئاوەتان نەکردووە. ئامادەیتان هەیە مە بەسمەوەی ئەگەرەوان داواتان ئێمە لایەنێکی حزبی دموکراتی کوردستانی ئێرانی هاتوونە کە من لە خەندیلی ئێمە سێ پێشنیارمان هەیە، سێ داخوازیمان هەیە. داخوازی ئەوڵە چێ دەبیر کولیشان بوو دەمان هەوێ پێشمەرگە بنێرینەوە ئێرە قەندیل ئەو جێگای کە ئەمە لێ بوون پەژاکی لێ بوو و لێرە ڕابگەڕنەوە بۆ ئێرانێ کە یارمەتیمان بدەن. یارمەتی دووەم یارمەتی ماڵی بوو کە پێم کودێمە ناتوانین یارمەتی ماڵی بدەینە تۆ بچی لە کۆیە دانیشی و خەڵک یارمەتی بدا بە ئێمەوە تو لە کۆیە خەرجی بکەی، خەڵکی خێمە دەگرێ و دەبی یارمەتی مەش نادەن و چەند شتی دیکە. جا من بۆ ئەوەی کە پێشمەرگە بنێرن بۆ خەندیل و لە خەندیل ڕابچێن لە ڕۆژهەڵاتی کوردستان مبارزە بکەن، قوربان ئێمە حاضرین بە نانی ئێمە، بە ئاوی ئێمە، بە جێی ئێمە، بە لیباسی ئێمە، بە ئەسلحەی ئێمە و عەینی قسەکانی منەکە لێ پێ بچووە. هەستن وەرن بچن لەسەر نێوی خۆتان، لەسەر نێوی حیزبی خۆتان مبارزە بکەن. جەمهوری ئیسلامی حملەی بۆ کردن ئێمە لە پشتانین دیفاع لێ دەکەین. جەمهوری ئیسلامی هێرشی هێنا سەر ئێمە، ئێوە دیفاعمان لێ بکەن. ئەگە ئەوەم کورد ئاوایەکی کرد و بەدەستی و کتی ئەگەر وابێ ئێمە دەبێت پرسێک بە یەکێتی نیشتیمانی بکەین بزانین ئەوان دەڵەنسی. ئەوە هەموو نەتیجەی ئەو بەحث و گفتوگۆیەش لە یەکێک لە شارەکانی ئینگلیستانێک کە قسەی کردو بۆ هاوڵاتێکە بۆ حیزبەکەی ئەندامی حیزبەکەی خۆی لەوێ دەرکەوت کردبووی ویسمان کڵاوێ لەسەری پەژاکی بنین بەڵام نەمانتوانین. کڵاوەکە چ بوو؟ یعنی ئەوە بوو کە پەژاک دەڵێ ناتوانین چۆن دەتوانین ئێوە ئیجازە بدەن بێن بۆ ئێرەوە، ئێمە بە خوێنێرەمان ئازاد بکەوە. ئەو دەمی ئەویش چوو بە تەبلیغاتی پێوە کردوە، تەبلیغاتی پێوە کردبایە کە ئێمە ویسمان بچین چون پرسمان پێکردن کوتیان ئێمە شتیوا ئیجازە نادەن، شتیوا ناتوانین. شتی ئاوا زۆرن بەڵام لە بەرنامەیەکی ئاوەدا 5 کەس بەشدار بێ و وەختێکی ئاوە مەحدود خۆ تۆ ناتوانانی باسی هەموو مەسایلێک بکەیت. زۆر چاکە کاک حاجی. کاک شەماڵ بە کورتی داهاتووی پژاک چۆن نەبینی وەکو ئاخیر پرسیار؟ بەڵێ لەسەر قسەکانی کاک حاجی ئەوەندە لیزات بکەم کە لە هیندی قۆناغدا حیزبی سیاسی کوردی هەبوون کە هاتوون لە داوای یارمەتیان کردووە و لە قەندیل جێگیر بوونە و لەو تەم جێگیربوونەکەشان تەنها ئەوەندە نەبوو کاتون جێگیرن بەڵکو هەم یارمەتی لوجستیکیان پێدراوە هەم یارمەتی مادیان پێدراوە. ئەمەش بەشێکە لە کارنامەی پەژاک. ئۆپۆزیسیۆنی دیکەی ئێرانیش هەبوونە هاتوونە لای پەژاک لە قەندیل ماونەتەوە پەروەردەیان لە لای پەژاک بینی و ئەوانە
ناکەمە وردەکاریەکان بەڵام ئەو شتانە لەوانەیە گرنگ بن لە باسکردن لە مێژووی 20 ساڵی ڕابردووی پەژاکدا. بەڵام داهاتووی پەژاک ئەم چۆن دەبینم من پێم وایە کە لەبەر ئەوەی کە لەبەر ئەو ڕیشە شناسیەی کە ئەو ڕکرمان بۆ پەژاک بۆ نمونەکە حیزبێکە چۆن دادەمەزرێ و چۆن دامەزرانەکەی پەیوەستە بە کۆمەڵک گۆڕانکاری لە ناو حیزبێکی دیکەدا و ئێستاکەش باسمەوە کرد کە چۆن ئەم کۆنژەکتۆری سیاسی منتەقا بەهۆی ئەو ئرتباتانە و ئەو ڕیشە شناسیەی کە بۆ پەژاکشمان کردو تەسیری هەبووە لەسەر پەرفۆرمانسی حەدیاقل 8-9 ساڵ 10 ساڵی ڕابردووی پەژاکدا پێم وایە داهاتووی پەژاکیش هەر لەو چوارچێوەدایە ینی گرێدراوی ئەوەیە کە یەک جارە پێم وانییە کە گۆڕانکاریکی ئەو تۆ بێتە ئاراوە لە پەیوەندی بۆ نمونە پەژاک و پەیوەستبوون یا گرێدانبوونی پەژاک دەگەڵ پارتی کرێکارانی کوردستاندا پێم وایە ئەمە هەر ئەبوو جۆرەی کە هەیە دەمێنێتەوە و داهاتووی پەرفۆرمانسی پەژاکیش گرێدراوی ئەوەیە کە چ گۆڕانکاری هایەک لە منتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕوو دەدا بە تایبەتی چارەسەری کێشەی کورد لە تورکیا بە چه ئاراستێکدا دەڕوا چکۆڵەترین کرانەوە لە ساحەی تورکیا بچووکترین سەقامگیری لە چوارچەوەی مەسەلەی کورد لە ناو سووریەدا ئەم پێم وایە وا دەکا کە پەرفۆرمانسی پەژاک گۆڕانکاری ئەرێنی بەسەردا بێ و زۆر چالاکتر بێ لەوەی کە تا ئێستاکانە هەبووە بەردەوامبوونی کۆنژەکتۆری هەیە واتە ئەو وەزعیەتە بومبەستە سیاسیی کە لە پەیوەندی مەسەلەی کورد لە تورکیا لە ئارادا هەیە ئەو وەزعیەتە ناڕوونەی کە لە سووریە لە ئارادا هەیە بەردەوامی ئەم وەزعیەتە تەسیری ڕاستەوخۆی دەبێت لەسەرەوەی کە پەرفۆرمانسی پەژاک لەوەی کە هەیە لەوە زیاتر گەشەکردن بەخۆوە نەبینێ لەو ئاسەدا بمێنێتەوە و ئەمە چ کۆمەڵە کێشە ئاستەنگی زەحمەتیەک دەگەڵ خۆی بۆ پەژاک وەکو بزوتنەوەیەک لە ناوخۆیدا دێنێ ئەمە مەسەلەیەکی دیکەیە بەڵام من پێم وایە کاراکتەری پەژاک ئەوەی کە پێشتر باسمان کرد وەها دەکا کە داهاتوەکەی گرێدراوی کۆنژەکتۆری منتەقەکە بێ و بەپێی ئەمە داهاتووی پەژاکیش دەستنیشان بکردرێت. زۆر سپاس کاک عەبدوڵڵا جەنابتان داهاتووی پەژاک چۆن هەبێت؟ من لەسەر داهاتووی پەژاک قسە ناکەم بەڵام دوو سێ تێبینی بچووکەمە یەکیان ئەوەیە کە هێوە لە دابەشکردنی کاتە هەرچەند کاک حاجی و کاک شەماڵ مافیان زیاتر بە پەژاکەوە هەیە ئاساییە کە زیاتر کاتیان پێ بدرێ بەڵام دابەشکردنی کاتدا زۆر دقەتە نەکرد لەوەدا بە ئەوە لە جێی خۆی بمێنێ من لەسەر سێ خاڵ دەمەوێ بۆ چۆنی خۆم دەربڕم یەکیان ئەوەیە کە هەر دادبڕینێکی سیاسی جا چه کاک حاجی بیکە چه کاک شەماڵ یا هەر لایەنێکی دیکە بەنسبەت هێزەکانی ترەوە دەبێ لەگەڵ هەڵویستی سیاسی ڕۆژ بگونجێ یعنی هەر دەربڕینێک سیاسی کە بە شێوەیەک شێوە بێڕێزیەک تێدا بێت دەبێ مەرزبەندی لەگەڵ بکرێت ئەو پرەنسیپەکە کە من دەیپارێزم لە دانیشتن لەگەڵ حزبەکانی دیکە بەنسبەت پەژاکەوە دەپارێزم لە دانیشتن لەگەڵ پەژاکدا بەنسبەت حزبەکانی دیکەوە دەپارێزم من پێم وایە پەژاک یەک لە ئەکتەرە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە دەوری هەیە دەوری بووە و دەوری دەبێت لە داهاتوودا لە هەر کەس و هەر لایەنێک بە نسبەت خۆی ئەو یەک لە تێبینیەکان من پێم وایە کە لە هەندێک دەربڕیندا من هەست بەوە دەکەم کە بە شێوەیەک دەربڕینەکان بەڵێن دەربڕینێکی سیاسیە کە لەگەڵ ئەو جەبە سیاسیەکی ئێستا تێدای ناگونجێ پێم خۆش بەوەی دەبووکەمەوە مەسەلەی دووەم مەسەلەی بەحسەکانی پێشووەکی بۆ من پرەنسیپە زۆر زۆر گرنگە شۆڕشی ژنجیان ئازادی و دەوری حزبەکان من لەگەڵ ئەو بۆچوونەی کە کاک شەماڵ و کاک تا ڕادەیەکی زۆرش لەلایەن کاک بڵێن دەستپێکی بەرنامە لەلایەن کاک ئەمینەوە باسکرا من لەگەڵ ئەو بۆچوونە نیم من پێم وانییە کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەوریان نەبوو بە پێچاوانەوە
هەم پەژاک هەم هێزەکانی تر حزبی دموکرات کۆمەڵە زۆر بە شێوەیەکی بەرچاو دەوریان بوو دەوریان هەیە و دەوریان دەبێت ئەوە لە بەرچاو بگرین کە دروشمەکان سەرچاوی دروشمەکان کوێ بوو بزودنەوەی سیاسی کوردستان بوو ڕێکخراوەکە لە کوێرە هات ئلهامەکە لە کوێرە هات بزودنەوەی سیاسی کوردستان بوو بەردەوامیەکە بزودنەوەی سیاسی کوردستان بوو هێزەکانی سیاسی کورد بە شێوەیەکی یەکدەنگ بە شێوەیەکی کەمتاکۆرتێک بێکڕا هەموو دەستگاکانی ڕاگەیاندنی خۆیان خستە خزمەتەوە ڕاپەڕینەوە بۆچی ئەوەی کە لە کوردستان دەبینین لە شوێنەکانی تر نابینین مەگەر ئەو شارە سیاسی و شارێنەتەوەیە کە لە کوردستان هەیە لە خۆڕە دروست بووە نه خۆڕسک نییە و حرەکەتە بنەماکە ئەو حرەکەتە سیاسیە قبلەی ئەو حرەکەتێک کە لە ڕۆژهەڵاتە هێزە سیاسیەکانی کوردستانن چێە حزبی دموکراتە کۆمەڵی و پەژاکە یا ڕێکخراوەکانی تر بە شێوەیە ئەوە دەوری ئەوانە لە ڕێخستنی ئەو حرەکەتە لە بەردەوامی ئەو حرەکەتە و لە نەورۆزەکانی ئەو ساڵیشدا بە شێوەیەکی زۆر ڕاشکەوانە دەبینین و کۆمەڵی ئیسلامیش ناتوانێت ئینکاری ئەو واقعیەتە بکە نە بە شێوەیە ڕسمی نە بە شێوەیە غیرڕسمی نە لە کاناڵەکانی ترەوە ناتوانێت ئینکاری ئەوە بکات کە هێزەکان دەوریان بووە لەو چارچێوەیەدا من پێم وایە لە داهاتوودا حزبی دموکرات کۆمەڵە پەژاک وەک سێ ئەکتەر کە هێزی سەربازیان هەیە هێزی چەکداریان هەیە لایەنەکانی تریش هەر لایەنەوە بە نسبەت خۆیەوە پارتی ئازادیش هێزی چەکداری هەیە خەباتیش بە شێوەیەک هێزی چەکداری هەیە بەڵام ئەوەنەی کە زیاتر ئێستا لە مەیداندا مەطرحن ئەو سێ هێزن کە پێشتر باسم کرد ئەوەنە لە داهاتوودا بێگومان نەخشیان دەبێت ئاڵگۆڕی سیاسی دێنە پێشە دەرفەتەکەن گۆڕانیان بەسەردا دێ بەڵام ئەوانە زەمینەی گەشەکردنیان لەو خەڵکدا نیشانیان داوە کە هەیەە کەوا بوو ئەو زەمینەیە من پێم وانە سبەینێ بە شێوەیە گۆڕانی بەسەردا بێت کە بڵێن ئەو هێزانە دەوریان نامێنە ڕەنگە باڵانس بە شێوەیە گۆڕانی بەسەردا بێت ڕەنگە هەر هێزەیەک و لە ناوچەیەک زیاتر خۆ بنوێنێ زیاتر دەرکەوی بەڵام ئەوە کۆی ئەو هێزانەیە بۆیە من ئەوەی کە بۆ من بە پرەنسیپ گرنگە ئەوەیە کە هەموو هەوڵی ئێمە لەو چارچێوەیەدا کە حزبی دموکرات کۆمەڵە پەژاک بە شێوەیەکی هاوتەریب سیاست کە ناڵم کە بکەونە ناو جبهەیەکە ڕەنگەوە ئەمکان نەبێت لە وەزعیەتی ئێستادا بەڵام هەر سێکەم لە ڕوانگەی منەوە داهاتویان هەیە ئەگەر جوابی پرسیارەکەی باش بدەمەوە منیش پێم وایە کە پەژاک لە داهاتوودا هەر حرەکەتێکی سیاسی کە لە چارچێوەی فکر و ایدئۆلۆژی پەژاکدا ڕەنگەنەوە کە سبەینە گۆڕان بەسەر بەوەی نازانم بەڵام لەو چارچێوەیەدا و حرەکەتە دەمێنێ بە سبەینی خاوەن دەور دەبێت لە داهاتوودا خاوەن دەور دەبێت ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەو دەورە ببیندرێت لەلایەن هەموو لایەنەوە و پەژاکیش پەیوانە بێت کە وەختەیەک ئەو پەیدا بووە ئەو بۆشەیەکی سیاسی پڕکردوتەوە ئیدی ئەوەنەی دیکە دەوریانە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا لە حرەکەتی نەورۆزی ئەو ساڵدا زۆر بەڕاشکەوی دەبینین ڕوحی دموکرات حاکمە ڕوحی کۆمەڵە حاکمە ڕوحی پەژاکیش حاکمە خەڵکەکە دەیەوێت ئەو هێزەکانی ترش بەو شێوەیە لەبەر ئەوە من پێوەی هەمویان خەوان دەور دەبن بەڵام سبەینە وەزعیەتەکە چون گۆڕانی بەسەردا دێ سبەینە چ دەرفەتێک دێتە پێشێ چ ئیمکانێک دێتە پێشەی کۆمەڵی ئیسلامی چی بەسەر دێ بزودنەوەنەوە خۆیەکان چیان بەسەر دێ ئەو نەسلەی تازە ئەگەر هاتوو بەدەسەڵات گەیشت ئەو هاتوو بڵێن بە شێوەیەک لە جۆنگەکانی دەسەڵاتی ئێراندا نفوزیان پەیدا کرد سبەینێ چ دەرفەتێک پێک دێنن چ مەترسیەک پێک دێن ئاڵوگۆڕەکانی ناوچە چۆن دەشنە پێشێ ئەوەنە هەموو کاریگەریان دەبێت هەم لەسەر داهاتووی پەژاک هەم لەسەر داهاتووی حزبەکانی تر منیش پێم وایە کە کلیدێکی گەورەی چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و کێشەی کوردیش ئێستا لە تورکیا و لە باکووری کوردستان ئەگەر بێ و ئاڵگۆڕێکی ئەرێنی بەسەر حرەکەتی کوردکەباتی کورد لە باکووری کوردستاندا پێک پێ زەمینەی گەشەکردن و باشتربوونی دەرفەت بۆ بزودنەوەکانی کورد لە بەشەکانی تری کوردستاندا زۆر زۆر ئامادەتر و باشتر دەبێت قوڵتربوونی کێشەکان لە باکووری کوردستان و تورکیا تاسیری لەسەر هەموو بزودنەوەی کورد دەبێت و لایەنەکانی تریش دەوڵەتی ئێران تورکیا ئازەربایجان وڵاتانی دەوروبەر هەمویان دەتوانن لەو وەزعیەتە کەڵک بەربگرن و ناکۆکی لە نێو کوردە دروست بکەن لەبەر ئەوەش من پێم وایە کە زۆر زۆر گرنگە ئێمەی کورد وتارێکی هەڵبەشی نەتەوەییمان هەبێ و لەو چارچەوەیەدا ئەو ڕاستیە لە بەرچاو بگرین کە لە داهاتووی کوردی ڕۆژهەڵاتدا پەژاکیش نەخشی هەیە حزبی دموکراتیش نەخشی هەیە کۆمەڵەش نەخشی هەیە پارتی ئازادیش نەخشی هەیە خەباتیش نەخشی هەیە دەبێت لەو ڕوانگەیەوە ئێمە هەوڵ بدەین کە هەودەنگیەک هەوفکریەک هەونەزەریەک یا پلاتفۆرمێکی هەڵبەش زمینەی بۆ ئامادە بێت کە ئەو هێزانە لەو چارچێوەیەدا کار بکەن من پێم وایە پەژاک هێزێکە کە دروست بۆ بۆی بمێنێت دروست نەبوو بۆەوەی بڵێن لە کرای سیاسیدا وەلابندرێ زۆر سپاس کاک حاجی ئەحمەدی ئەگەر بە کورتی جەنابیشت
نظری خۆ لەسەر داهاتووی پژاک بڵێ سپاس دەکەین. داهاتووی پەژاک گرێ دراوە بەو فعالیت و ئاکتیڤیتە و استراتیژیەی کە ئەوڕۆ بۆ سبەینێ داینێنێ بەپێ ئەوەی ئەمن پێم وایە دوا ڕۆژێکی خراپی نابێ. عیلەتەکەی چیە؟ عیلەتەکەی ئەوەیە لەنێو پەژاکیدا بڕیاردان بە شێوەی گشتیە، کارکردن و فعالیت بە شێوەی گشتیە. هیچ کەس نییە کە فەرز بکرێ بەسەر لایەنەکانی دیکەدا. ئەگەر لەباری کۆمەڵایەتی و لەباری ڕێخستنەوەش جیاوازێکە بێ، بەڵام عەمەلدا و دەکاردا بەڕێوەبردننی سیاسەتی ڕۆژانەدا دەستە جەمعی بڕیار دەدرێەوە، دەستە جەمعیش کار دەکرێت. لەو ڕوانگەوە پێم وایە دوا ڕۆژێکی جوان و دوا ڕۆژێکی موسبەتی هەیە. زۆر سپاس. کاگەمێن نەزەری جەنابەت. ڕاستیەکەی پێم وابێ پژاک ینی چارەنووسی پژاک زۆرتر پەیوەندی هەیە بە پەکەکەوە وەک چۆن هاوڕێیانیش باسییان کرد بە تا نازەیەک، ئەنی پەیوەندی بەوە هەیە چه ئاڵوگۆڕێک لە ناوچەکە دروست ببێت و کێ کارگوزار یا ئەیجنتی ئەو ئاڵوگۆڕە بێت و سەر لەگەڵ کام هەواڵبەندی یان ئێتلافی ناوچەی و نێودەوڵەتی بێت. پێم وابێ زۆرتر پەیوەندی هەیە بۆ، بەڵام وەکو ئێستەی کە ئەگەر لە بەرچاوی بگرین من پێم وابێ لاوازتر بووە لە جاران. ئێستا ئاماژە کرا کە لەوانەیە هی و ئاگربەستە بێ، ڕاگەیاندنەکەی وەکو ڕاگەیاندنی جاران نییە، ڕێخستنەکانی وەکو ئەوەی کە لە سەرتاوە بوو نییە، و ئەو نفوز و کاریگەریش کە پێشتر بووی لە بەشێ لە ناوچەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو جاران نییە، حتەنانت لە زانکۆکانیش و جۆرێک پاشەکشێ پێوە ئەبینین. بەڵام ئەمە کەنی پەیوەندی بۆ هەیە خۆیان چەندێک لەسەری کار بکەن و بتوان تەقوێتی ئەو جەمبانە بکەن و لایەنانە و یا ئەو ڕەهەندانە بکەن. بەڵام وەکو یان پێم وابێ پژاکە گە بیەوێ سەرکەوتوو بێت لە چ لە ئاستی ئێران، چون بارحاڵ ئەو لە چوارچێوەی ئێران نایەوێ کار بکات، لە ئاستی کوردستان ئەبێت تا ئەنازەیەکی زۆر خۆی لە منزومەی پەکەکە تا ئەنازەیەک بتوانێت حاڵەتێکی چۆن ئەو کۆنفدراڵا تعریف کات بۆ خۆی و پێناسەی جۆرێکی لەو هاوکێشەیەکی کۆنفدراڵ لەگەڵ پەکەکە بکە. پێم وابێ هەرچەند ئەوە زیاتر ینی خۆی سربەخۆتر پێناسە بکات و کار بکات سەرکەوتوترە بێت. لەسەر قسەکانی کاک عەبدوڵایش من تێبینیم هەیە، بەڵام چون کات نییە پێم وابێ ئیتر دایبنین بۆ کاتێکی تر. زۆر سپاس. داوای لێبوردن لە کاک عەبدوڵایش کە ئەگەر کاتێکم پێدرا بێ زیاتر کاک شەماڵ و کاک حاجی لەبەرەوە مەسئولیەتیان نەبوو لە پژاک گوستمان زیاتر ئەوان ئەنا لەبەرەوە نەبووە کە مافی کەسێ بخۆن. منیش پێم وایە داهاتووی پژاک گرێدراوە بەو گۆڕانکاریانەی کە لە مەسەلەی کورد لە تورکیا و لە سوورێژ دێتە ئاراوە بەتایبەت وە پژاک ئەگەرەوێ هێزێک بێ کە لە داهاتووی ڕۆژهەڵاتە دەوری هەبێ و کاریگەر بێ و حیزبێک بێ بێوێ لە دەسەڵاتی سیاسیە بەهێزتر بێ، نابێ مۆدێلی تەفگەر لە کوردستانی باشوور دووبارە بکاتەوە. لەبەرەوە دەبێت تا ڕادێکی زۆر ینی فەزای لە ڕاستیە فەزای ڕۆژ ئاوا لەگەڵ ڕۆژهەڵات فەرقی هەیە. ئەگەر پژاک پێی وابێ بەراوردی ڕۆژهەڵات لەگەڵ ڕۆژ ئاواکە کە ئێستا پێدە لەوێ کە حیزبێکی نزیکە لە پەکەکەەوە هاوپەیمانی پەکەکەیە دەسڵاتی هەیە، پێم وایە بە هەڵاچێ لەمە و پژاگە گەربیەوە گەشە بکەوە بێ بمێنێتەوە و بەردەوام بێ لە پرۆسەی سیاستکردن لە کوردستانی ڕۆژهەڵاتە دەبێت تا ڕادەیەکی زۆر لە پەکەکە خۆی دابڕێەوە، جۆرێک لە استراتیژی و پلانی هەبێ. دەکرێت هاوپەیمانی پەکەکە بێ، دەبێت هاوکاری پەکەکە بێ، دەبێ بەڵام ئەوەی کە لە منزومەی پەکەکە بەرچەوەی پەکەکە هەموو سیاستێکی خۆی بواتە پێشەوە پێم وایە لە داهاتوە زەرپەی لێدا ئەوەندەی قازانجی پێگەنی ئەوەندەش ڕەنگە زەربە لە پێگەکەی بدا و فەزای سیاسی کوردستانی ڕۆژهەڵات فەزایەکی پانوبەرینە و بە بڕای من هەر حیزبێک وەک کاک حاجی جوتی کە بێوێ ڕێخستن بکە و پلانی باشی هەبێ دەتوانێت بیباتەوە. بەڵام مشکلەی و حیزب ئیدۆلۆژیکانە کەوا بەستەیان بە دنیای دەرەوەی خۆیان هەیە یا بە دەرەوەی خۆیان هەیە هەمیشە لەوا کێشە دروستە بێت کە ڕەنگە زۆر گەشە بکەن، بەڵام بەرژەوەندیەک کە وابەستەیانەکات لە دەرەوە یا هێزێک کە لە دەرەوە
هاوپەیمانیانەیە زاڵە بەسەریانە زەرپیان لێدا لە حیزب ئیسلامیەکانە بینیوانە لە حیزب کۆمونیستەکانە بینیوانە و پژاکی ژەگەر ئەوە بەستەی بوونەی خۆی بە پەکەکەەوە کەم نکاتەوە وەک ئەوەی ئێستا لە پێدەش ئەیبینین لە ڕۆژهڵات لە داهاتوە زەرپەی لێدا لە کۆتایە زۆر سپاس بۆ ڕەحمانی حاجی ئەحمەدی کە سرە ڕای بارودۆخی تەندروستی لەگەڵمان بوولەوە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵای حیجاب زۆر سپاس بۆ کاک شەماڵ بەشیری بە نای دامەزراوەی چارەوە جارێکتر سپاسانەکەین و هیوادارم تەندروست و سلامەت و بەختەوەر بنووە هیوادارم بتوانین باسەکەمان بتوانێت لە قازانجی فەزای گشتی سیاست و ڕۆشنبیری لە کوردستانە جێگای خۆی بکاتەوە جارێکی تر سپاسانەکەین و کاتێکی خۆش بۆیەوە